جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لە ڕووماڵێکی تایبەت لە خزمەتانی بۆ قسەگەر لەسەر پشتگیێرێم و وردەکاریەکانی بجێ عێراق لەگەڵ بەرەزان کاک محمود ڕەزا پەرلەمانتاری پێشووی عێراق هەروە کاک یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبووین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت لە بەغداشەوە دکتۆر بڕیار ڕەشید لەگەڵمان دەبێت ئەگەر سەرتا بەخێر بێن سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بڕیار جەنابیشت بەخێر بیت چی تازە هەیە لەبارەی بودجێ عێراق وایە کۆبوونەوەکەی پەرلەمانی جوادەیەکی نوێی بۆ دانراوە دوایەوەی کە دواخرە وابڕیار بوسعادیە کۆبوونەوەکە بکرێت بەڵێ دیارە دکتۆر بڕیار تا حازر دەبێت کاک محمود جەنابیشت بەخێر بیت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بەو مادانەی کە پشتگیێرێم پەسەند کراون مادەی 13 ئەوە 14 باز وەکی لە سەڵاتەکانی حکوومەت هێرێم زۆر کەم کراوەتەوە سەرنجی بەڕێز چییە وە بەرگەیەکیش دانراوە ئەگەر خلافێکە بوو سەرۆکوەزیرانی عێراق چارەسەریکە بە تەمویلکردنیشنەوە ئەگەر کێشە بوو لە پشکی پارێزگاکان خۆی زۆر سپاس حەکیم سڵاو و ڕێزم بۆ بینەرانتان لە ڕاستیامێککە ئێستا ڕۆیا وەڵەندە سەڵاتەکانی حکوومەتی هەرێم کەم کراوەتەوە ئەمە هەمووی خەتای حکوومەتی هەرێم خۆیەتی هەندێکی کوردی هەیەڵێ مریشە خۆی خۆڵەکە لەسەری خۆیان کەسناکە بسەکە حکوومەت هەرێم بەچی خۆڵی کرد بەسەری خۆیدا خۆڵیان کردووە ئیدارەی لە 30 ساڵی ڕابردووە سیاسەتی یەکێتی و پارتی لە ڕاستی ئاگانیان بەم ڕۆژە و بە تایبەتی لە 2007ەوە لەگەڵ ڕێکەوتنی استراتیژی نێوان ئەو دوو حیزبەیە هیچ هینێک هیچ خەمێکی خەڵک لە لای ئەو دوو حیزبە نەماوە تەنیا خەمی دابشکردنی دەسەڵات و پلەپۆست و لەگەڵ پارا بۆ لەبێنی هەردوو لایەنە خەمی خەڵکیان نەماوە ڕاستی لەبەر ئەوە ئیتر ڕۆژ لە ڕۆژیش ئەوە کەوا بکات دوو حیزب تەماحیان لە هەموو واریداتی ئەم وڵاتەی ئێمە هەبێ بە پێی بەرژەوەندەکانی خۆیان هەرزوو ئاسمانیشیان دامەشکرد بۆ خۆ دەزانی سنووری هەرێمەکەشیان لێت کردووە تاوەکو ئێستا پارتی بێوێ یەکێک لە هەولێر دەرکە سەریە تا شێوهێنێ لە دێگەڵە بەجێ یان دێگەڵە بۆ بەس تاوەکو ئێستا ئەوەی کە باسی ئەوەکەن ئەم ئیدارەیە یەک ئیدارەیە و قوارەی هەرێمیەکە وە لە ئەسڵا هەموو میلەتی نازانێکە ئەوانە ڕاست نینە بەڕاستیان لەبەرەوەی کە ئێستا ڕاستە دەسەڵاتەکان زۆر کەم کراونەتەوە بەڵام خەتای بەغانیە خەتای دەسەڵاتەکانی هەرێمە لە ڕاستیە زۆر خراپ ئەم دوو حیزبە لەگەڵ میلەتەکەی خۆیانە سیاستیان کردووە پارتیش بە تایبەتی لەگەڵ یەکێتیا هەبۆش ڕازی نەبوویانێ بوو بە شەکەمێکەوە یەکێتی یا وردە وردەویستی ئەم منتیقەیەکە یەکێتی نفوزی تیا هەیە وردە وردەوای لێ بکە بە کەڵکی نەهێڵێ ینی ئەو من تەمەنێکی زۆرم هەیە بە هەموو ینی تەمەنی لە عەبدولکەریم قاسمەوە تاوەکو ئێستا لەوێمە ینی ئەوەی بەعس لەگەڵ سلێمان ئێستا پارتی بە عینەن ئەو سوپاسەکەم دێمە خزمەتت کاک یادگار چیەوە پێ دوایە ئێستا دەسەڵاتەکانی لە پرسی نەوت کەم بۆتەوە یاخود لە بواری کەشدا کەم بۆتەوە کەم بوونەوەی لە بواری نەوت سەرەتایەکە بۆ دەسەڵاتەکانی دیکەش هەنا فرۆشتنی نەوت سەرەتایەکە بۆ وەرگرتنەوەی ئیدارەکردنی کێڵگەنەوەتەکان و دەرهێنانی هەموو سەکتەری نەوت لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمەش وەزیرەکانی پێشووتری عێراق نیان شاردوێتەوە ڕایان گەیاندووە کە ئیدارەدانێکی خراپەیە لە هەرێمی کوردستانە تێچووی ئەو نەوتەی کە ئیکەن زۆرە هەندێک کێڵگەی هەرێمی کوردستان هەیە ئەسڵەن اقتصادی نییە بەرەمیانان ئەمە قسەی من نییە ئەمە قسەی وەزیری نەوتی پێشووی عێراقا لەبەر ئەوە ئێستا ڕاستە فرۆشی نەوتەکەیان لێ وەرگرتوێتەوە و پێشتریش ئاماژەمان پێکرد ئەو تێچووی کە دانراوە بۆ کۆمپانیان نەوتیەکان لە میزانیا کەمترە لەوەی کە پێشتر دیلۆیت داینابوو ئەتوانین بڵین لە 145 ئەوەیە کە پێشتر حکوومەتی هەرێم ناردبووی کەواتە ئەکرێ بە بیانووی ئەوەش کە ئێوە خەرجەکانتان زۆر زۆرە ئەبێت چاو پیاخشانەوەی پیا بکرێ چاو پیاخشانەوە بە گرێبەستەکانتان هەبکرێ چونکە پشتبەستە بە دوو بڕیاری دادگا بڕیارێکی دادگای باڵای عێراق کە دادگای فیدراڵیە ئەوە کە تریشیان دادگای نێوبژیوانی پاریسە کە چەندین جاری پێشووتریش و دوومانە هەموو ناوەندە جیهانیەکان ناتوانن بڵێن ڕێز لە بڕیاری دادگای وڵاتێک ناگرین بە تایبەتی بڕیارێک بێ کە بەرزترین دادگا بێ لە وڵاتەکە لەبەر ئەوە حکوومەتی عێراق لە پێگەیەکی بەهێزایە بۆ ئەوەی بتوانێت سەکتەری نەوت بخاتەوە ژێڕکێفی خۆی
و ئەوەشی کە هۆکار بووە وەکو کاک باسی کرد حکوومەت هەرێمی کوردستان خۆی بووە کە وای کردووە خۆی بخاتە ئەو مۆقیفە بێهێزەوە ئەو پەرتەوازەیەیە کە لە ماڵی کوردیا هەیە ئەو دوو دابەشبوونی دوو ئیدارەیەیە ئەوەیە کە پێگەی هەرێمی لاواز کردووە نەک شتێکی تر. باشە بەس ئێستا ئەوە بۆ داهاتەکە باشتر بێت عێراقی دارایی بدا ئەی بۆ مەسلەی بانزین و نەوت دەمە دوا دەبێت چی ئیدارەی بدا چونکە لە عێراق نرخی بانزین بەراورد بە کوردستان جیاوازە بۆ نەوتی سپی بە هەمان شێوە بۆ گازوایل بەتاکید کە تۆ ئەگەر هەموو نەوتی تەسلیم کەی و ئەویش ئاماژەی پێکردووە لە فقرەیەکە لە مادەی سیانزا کە ئەگەر نەیتوانی هەناردە بکە ئەو وەختە لە ناوخوا ساقیەکە تۆ لە ناوخوا ساقکردنەوەی ناوخۆ پاڵاوگەکانە پاڵاوگەکانی هەرێمی کوردستانیش توانایەکی زۆریان هەیە ینی پێویستی بە گواستنەوە نییە 400,000 بەرمیلە بپاڵێون بەلایانی کە مۆتوان 300,000 بەرمیلی بپاڵێون و هێڵی بۆری هەرێمی کوردستان پەیوەستە بە هێڵی کەرکووکەوە و کۆزانن نەوتی کەرکووک لە ڕێبۆری هەرێمی کوردستانەوە گەشتە جیهان کەواتە لێرە توانین ئەمەلیەکە عکسکەینەوە بیگەێنین بە جنوب و دوای ئەوەش تەنها ئەو 300,000 بەرمیلە مەرج نییە لە هەرێمی کوردستانە ساختکرێتەوە و بازار هەرێمی کوردستان توانای هەرێمی کوردستان ئەوە نییە بەڵام پێشتر بینومان لە چەند ساڵی ڕابردووە نینەوە تکریت دیالە ئەمانە هەمووی پێویستیان بە بەرهەم نەوتیەکانەیە ساڵانە عێراق و هەرێمی کوردستانیش بەرهەمە نەوتیەکان لە نەوت و بنزین و دیزڵ و ئەوانە هەمووی هاورداکە لەبەرەوە ئەمە فرسەتێکی چاکیشە بۆی پاڵاوگەکان نەوتەکە بپاڵێون و ئەو نەوتەشی کە ئەچێتە دەرەوە ینی کە کڕیان لێتەکرێ بۆچێتی بۆ پاڵاوتنیەتی مادام تۆ ژێرخانێکی بەهێزت هەیە و حکوومەتی عێراقیش ڕۆژانە چەند مانگی پێشوو پاڵاوگەی کەربەلا کرایەوە کە یەکە لە پاڵاوگەکەەکان کەواتە حکوومەتی عێراق شێوەیە اکتیفای ذاتی بکە ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە حکوومەتی عێراق کە ئەو نەوتە ئەپاڵێوێ نەوت و بنزین و دیزڵی ماڵانی پێ دوای دێمە خزمەتە بەس کاک محەموود بەرەو کاتە یەک خەلەری دەنگمان هەبوو دەوتت کە دەسەڵاتی حکوومەتی هەرێم کەم کراوەتەوە پەیوەندی بە پارتی و یەکێتی خۆیانەوەیە کە دەسەڵاتەکانی هەرێم ئێستا جۆرێک لە قاڵەبدان هەیە لە ڕووی نەوتەوە لە ڕووی بڵێن ئیدارەدانی داهاتی ناوخۆشەوە من بۆ پەندە کوردیە دەستم پێ کرد ئەگەر بریشی خۆڵ بەسەری خۆیانەکە کەس خۆڵ ناکە بەسەریان ئەمەی کە ڕوو ئەدا هی خەتای دەسەڵاتی هەرێمی کوردستانە خەتای ئەو دوو حیزبەیەکەوە 31 ساڵە حکومڕانیمانەکەن وتم دەنگ مادەم خراببووە بە دووباریان کەمەوە وتم لە ئەم دوو حیزبە لە 2007ەوە لە ڕێکەوتنی استراتیجیەوە خەمی خەڵکیان نەماوە لە 2007ەوە ڕێکەوتن ئەرز و سامان و ئیمتیازات و ئەوانە لە بینی خۆیانە دابش بکەن و تاوەکو ئێستا لە ڕاستیە هەر لەسەر ئەو شتانە شەڕیانە پارتی هەوڵێکی زۆرەیە یەکێتی و ئەم ناوچەیە کە یەکێتی تیا باڵا دەستە تەواو لە قاڵبی بە وتم من هینا لە سەردەمی عەبدولکەریم قاسمەوە تەمەنم ڕێگەمە یعنی بیرۆوەری سەردەمی عەبدولکەریم قاسم هەتاوەکو ئێستام لە بیرە ئەوەی حیزبی بەعز لەگەڵ سلێمانیا ئەی کرد پارتی چەند ساڵێکە لەگەڵ سلێمانیا ئەکا لەبەر ئەوە وای کرد کە ئێستا هین لاواز ببێ ینی ئەوەی کە ئەڵێن ئەمە خەتەرە بۆ یەکپارچەی هەرێم لە هەتاوەکو شەڕی ناوخۆی 94 هەرێمێک هەرێم بووە لە دوای شەڕی ناوخۆی لە یەکی پێنجی 94ەوە هەرێمێک پارچە نییە ئەو هەتاوەکو ئێستا یەک پارچە نییە ئەوەی کە ئەڵێن یەک حکوومەت نییە لەبەر ئەوە خۆیان بوون بە سەبەبی لە ڕاستیە لاوازکردنی هەرێم و ئیتر سیاسەتی نەوتی من لە 2013ەوە زۆر دژی سیاسەتی نەوتی هەرێم قسەم کردووە لە 2013ەوە ئەڵێم ئاوامان لێت ئەمەی ئێستا وامان لێ هاتووە ئەم هەرێمە ئاوای لێت هەرێمەکە وێرانە بێت چونکە نەوت ئەڵێن قازانجمان لێ کردو ئەمە قازانجمان لێ نەکردم چاپێککردنی شکرد بوو لەگەڵ کەناڵێکی دەسەڵات و کاتی 2013 و پەخشیان نەکرد بوو بە کوردستان تیڤ هاتن 2013 مقابلەیەکی دووقۆڵی سێ چارێک بوو ئەیانویست شتێکم لێ وەرگرن کە ئەمە لە قازانجی هەرێمە وتومە ئەمەی ئێستا ڕواتومە لە نیهاتەواتان لە ئێوە هەرێمەکەش وێرانەکەن چونکە پارەی نەوت ئەچێتە تۆ دەستگای ڕقابی بەقووەتن نییە نە
ئێستا هیچ دەستگایەکی ڕاقابی بەهێزمان نییە پەرلەمان لەسەروی هەمویانەوە پەرلەمان کراوە بە لێبوو پەرلەمان هیچ دەسەڵاتێکی نەماوە تەنانەت یەکێ طبعا دوو ئەرکی سەرەکی هەیە پەرلەمان تەصدیقکردنی قانونی موازنەیە ساڵانە کە ئێمە لە 2011 قانونی موازنەمان نییە و هەروەها مراقبەکردنی حکوومەتە کاتی قانونی موازنە و قانونەکانی کە پێشێلەکە هەتاوەکو ئێستا لە 92 تاوەکو ئێستا پەرلەمانی ئێمە ئەو وەزیفەی نەبینیوە بە وەزیفەی مراقبەی نەبینیوە چکە تاوەکو ئێستا ئەم هەموو گەندەڵیەی خەڵکی کوردستان بە هەر 5 هەستەکەی خۆیان هەستی پێ ئەەکەن ئێمە ئەزانین دزە گەورەکان کامن هەتاوەکو ئێستا نەیانتوانیەوە دزێک برن محاکەمەی بکەن ئەم سامانە لەکوێ لەبەر ئەوە هیچ دەستگایەکی دەستگای چاودێری دارایی ناوێت دەستگای چاودێری دارایی و دەستگای نەزاهایی بە تایبەتی چاودێری دارایی و لەگەڵ پەرلەمانە لە سەردەمی ئاشتی هەورامیەوە داوای مەلەفی نەوتەکە نایەنێ باشە لەبەر ئەوە ئەو پارێ زۆرە بێتە دەستی سوڵتەیە کە هیچ ڕقیبێکی نییە السلطة الكاملة مفسد الكاملة مصطلحي واي هي أم سلطة مطلقي هي ببير رقابي مطلق لبر أو أبي بفاسدي مطلق يعني بيوندي بوبو كدزغا من سعودي مان لاوازا استشر واستقترك من لا بما هلا دور روج لما فيش برنامجي ايوايا وتم نادوين بيرلا كينيا وتم دوو خەتەر بەڕێگەوەیە بۆ ئەم پارە زۆرەی کەیت بەڵێ خەتەر ماوە ئەم پارەیەت ڕاستە حکوومەتی ئیتیحادی لە ڕێگەی وەزارەتی دارایی وەزارەتی نەوت دیوانی ڕقابەی چاودێری لە ڕێگەی پەرلەمانی بەغاشەوە ئەم چاودێریانە چڕکراونەتەوە لە قانونی موازنەیە بەڵام ئێمە بۆ مەسرە بۆ هین بۆ لە هەرێمی کوردستانە قانونی موازنەمان نییە ئەم پارەیە هەیە بەچێ چۆنی سەفەکەیەوە موچەی لێ دەرەکەی بەس بۆ هینی ئیسیسماری بجێ ئیسیسماری چۆن سەرفەکەی ئەمە لە بجێ ئیسیسماریە کێ بچێت چاودێری بکە ئەم هینە ئەم پارەیە بە فێڕۆ ناچێوەکو ئەوە ساڵێمە هەزاران پرۆژەی وەهمیمان لە ئەگەر دەیان هەزاریش نەبێت لە ماوەی ئەو 30 ساڵەیە دەیان هەزار پرۆژەی وەهمی ڕۆشتووە بە دەیان ملیارد دۆلار ڕۆشتووە بەبێ ئەوەی ڕقیبێکە بێ لەسەری لەبەرەوە ئەمە یەکێ لە خەتەرەکانە و دوایی ئەو ڕقیبەش نییە هینە بەنا قانونی سەرۆکی ئەم حکوومەتە 4 ساڵە بەنا قانونی پارە سەرفەکە قانونی ئێمە لەبەر ئەوەی قانونی موازنەمان نییە قانونی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان قانونە ئەسڵیەکە لەگەڵ دە تعدیلی هەیە من هەر دەیانم شەرح کردووە هەردە تعدیلەکە یەک مادە نییە یەک فەقەرە نییە دەسەڵاتی سەرفی پارە بەو شێوەیە بە حکوومەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەبەر ئەوە هەموو سەرفەکان وەزیران شتێک نییە هەمووی نایاساییە ئەو 4 ساڵە ئەو 4 ساڵە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە نایاسایی پارە سەرفەکەات سوپاس دەکەم دێم و خزمەت لەسەر و بەرگەی پارێزگەکانیش پیسار لێ یەکەم کاگیادگەر سەبارەت بەو بۆ ناوخۆ پێشبینی دەکەی بە مزوان لە کوردستان بازین هەرزان بێ ئەگەر نەوتەکە هەناردە بکرێت چکە ئێستا لە دەقی پرۆژایسەی بوجەوە هاتووە ئەگەر نەتوانە ڕێگەی بەندەری جیهانی تورکیە هەناردە پریا خو دەڵێن هەر بەندەرێکی دیکە هەنی بە دوای عێراق بە دوای دەواازی تریشدا دەگەڕێ اینجا دوای ئەوە بۆ ناوخۆ بپاڵێورێت شرط نییە بپاڵێورێ ئەنج بجێنرێ بۆ هەرێمی کوردستان هەناردە نەکرێت چونکە کە تۆ هەموو بەرهەمەکەت یا بە سۆمۆ تەبیعی ئەبێ ئەویش بەرهەمە نەوتیەکانت بۆ بنێرێ پێشتر هیچ پەیوەندیەک نەبووە لە بینی وەزارەتی نەوتی فیدراالیە لەگەڵ سامانە سروشتیەکانە هەرێمی کوردستان بە سەربەخۆ و وڵاتێکی کامل سەربەخۆک و دوو دەوڵەتی جوان مامەڵی کردووە لە سەکتەری نەوتا گرێبەستی کردووە گرێبەستی ناردەکردنی کردو گواستنەوەی کردووە هەموو شتێکی کردووە و بەشێکی کەم لەو بەرهەمەی کە بەرهەمی هێناوە 25,000 بەرمیلێک بۆ ڕۆژانە کە بەشێکی زۆر کەمە یاەتی بە پاڵاوگەکان بۆی بپاڵێون ئەوش پارێکی زۆریاوە بەڵام ئێستا کە کاتێک کە تۆ هەموو بەرهەمی نەوتت تەسلیمی سۆمۆ کرد یاخود وەزارەتی نەوت کرد کەواتە چاوەڕێیەکەی حکوومەتی فدراالی بەرەمە نەوتەکانت باتەوە شتێکی زۆر ئاساییە و ئیلتیزامێکیشە لەسەر حکوومەتی فدراالی بەتایشت بەزەوەی کە دیاری کراوە ئەگەر هاتوو ئەو بەرهەمی نەوتیارێم کەم بوو ئەو گرفت دروست دەکات بەزەوەی زیادە بوو سۆمۆ و وەزارەتی نەوتی عێراق مامەڵی پێدەکات هەرێم بۆ خۆی مامەڵی پێدەکات چۆنە لە یاساکە ئەڵێ بەلایەنی کەم 400,000 بەرمیل لایەنی زۆری نەکردووە ئەکرێت تەفسیری ئەوەی بۆ بکرێ هەموو بەرهەمی
کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانە بێت تەسلیم کرێ ینی زیادەکەی چی لەکە ئەهێنی بۆ ناوخۆ بەکارێنێ بێ بە پاڵاوگەکان لە ئاخیرا کە یاد بە پاڵاوەکانیش دیسان حساب و کتابت لەگەڵاکە یعنی لە مادەی سیانزە مجموعەیەک مادەی چواردا مجموعەیەک خاڵی باشی تایە لەوەی کە چاودێری دارایی دوای ئەژمارە بانکەکە چاودێری بەسەر هەژمارە بانکەکەەوە هەیە تەدقیق و وردبینی ئەژمارە بانکەکانەکرێ وردبینی بەرهەمێنانەکرێ وردبینی عقودەکانەکرێ ینی هەمووی تایە لایەن چاودێری دارایی عێراق چاودێری دارایی هەرێمی کوردستان و دیسانیشەوە لایەنێکی وردبینی دەرەکی ئەگەر کێشە دروست بوو ئەبێ هەموو حەقدانیان بخرێتە بەدەست کەواتە ئەمە چاودێریەکی باشە بەڵام ئەگەڕێنەوە بۆ سەر خاڵێکی تر ئەم حکوومەتەی کە ئیسا ئەم بودجەیە قوبوڵەکە ئەمانە حکوومەتێک کە پار و پێرار و چەند ساڵیش کردوێتی چۆن ئیدارەی یاوە هەر بەو شێوەیە کە ئەگەر بە هەمان ئیدارە بکە هەمان نەتیجەت دەسەکەوێتەوە ینی ڕێگەکە تۆ ڕێگەیەکت گەێنێ بە شوێنێ بە هەمان ڕێگا بڕۆ ڕێگەیتەوە نەتیجەیە بەڵام ئەگەر شێوازی ئیدارەدانەکان بگۆڕێەوە لێ قوبوڵ نەکرێەوە بەردەوامی چاودێری بەسەرەوە بێ لە ناو هەرێمی کوردستان ئێستا دەستگایەکی چاودێری نییە چونکە پەرلەمانت نەماتەوە ئەو پەرلەمانی کە پێشتری چاودێر نەبووە بەڵ ئێوە کوڕەخراوی ڕوومی کاری زۆرتان کردووە سەر نەوت لە هیچ وڵاتێک تۆ وڵاتێکی نەوتی بەڵام پاڵاوگەی حکومیت نەبێ ئێستا پاڵاوگەی هەیە لێرەی کۆمپانیای بڵێن قەیوانە لە کار هەیە لە سنووری هەولێر کە پێشکاریان بۆ عێراق کردنە بۆ هەرێم بزانام کار 25,000 بۆ هەرێم کاری کردووە بەڵام ڕنگدانەوەی کەوتوی لەسەر دۆخی خەڵک نەبووە شتی وایە لە وڵاتی دنیا تۆ وڵاتێکی نەوتیبی خۆت پاڵاوگەت نەبێ لە وڵاتی دنیا کاتە کە نەوت بەرهەمەیەنی جارێ پێداویستی ناوخۆی پێ بڕەکەیتەوە ئەنج هەناردەیەکی هەندێ بێ زیاد بێ لە پێداویستی تۆ هەدەفت چییە لەوە وەکو چی پێداویستی ناوخۆ پێداویستی ناوخۆ تۆ نەوت و بەنزین و هەمووی هاورداکەی بۆ بەو کوالێتە خراپەش ئەیهێنی نەوتی سپی تا ئیسەش لەوانەیە هیزستان تەوزیع بکرێت و تەواو نەبوو بێ تەبیعی کاتێککە تۆ ئەگەر بیرێ لە کات ئەمانە پێداویستی ناوخۆن پترۆکیمیات پێداویستی ناوخۆن کە تۆ ئەبێ ئەمانە پەرە پێبێت چونکە تۆ نەوتت هەنارداکە هەرێمی کوردستان و عێراقیش تاکویستان ڕێگە ئاسانەکەیان هەڵبژاردووە نەوتەکە دەربێنە هەناردەی کە بیفرۆشە عێراقیش خۆی پاڵاوگەی حکومی باشترە دۆخی عێراق پاڵاوگەی حکومی هەیە چەند پاڵاوگەیەکی حکومی هەیە بەڵام عێراقیش هێشتا لە ئاستی توانای پڕکردنەوەی توانای ناوخوانیە بەمەی کە ئەکرێت بەردەوام ئەوانش هەوڵی دروستکردنی پاڵاوگەیان و بەوەی هەرێمی کوردستان ئێستا پاڵاوگەکانی هەرێمی کوردستان نەک پێش وەستانی هەناردا لە کاتی هەناردەکردنیشا بە کەمترین توانای ئیشیانەکە ڕاست پاڵاوگەی ئەهلی بوون کار لا نازیش هەیە نزیکی 100,000 بەرمیلەکە کار 170,000 بەرمیلەکە بازیان تێ 40,000 دوکانەیە لەوێ هەروەستا و حسابی بۆ ناکرێت لە 25,000 لە دووەک 5,600 ئیدی ئەوەیە ئەمانە هەمووی ژێرخانێکی پتەوی پاڵاوترن کە ئەتوانی زۆر بە باشی بەرەمەنەوتیەکان چ سووک چ قرس بەکاری بێنی و لێشت زیاد بۆتوانی هەناردەیکەی خۆ بەرهەمەنەوتیەکانن پارەی زیاترەکەن تاکوونەوتە خاوەکە نهێنی وچێک کە حکومت خۆی پاڵاوگەی نەبێ حکومەتەوە هەلی هەیەتی نهێنیەکە چییە؟ نهێنیەکەی هەرەوەکوەیە کە بۆری نەوتی هەرێممانە بوو فرۆشتمان و کرێ لێین دیارە وازحە کە کێ مستەفید دەلێ تەنها حکوومەتی هەرێمی کوردستان مستەفید نییە گیناون کەسێکی تر مستەفیدە تەبیعی کاڵێن حکوومەتی هەرێمی کوردستان تو ئەم بڵێم هاوڵاتی هەرێمی کوردستان مستەفیدە نەکیشلای لە سەر قسەکە دەکرێگەر تورکی هەر نەوتیانات نەکردەوە لەڕێی ئەردەنەوە بێ سووریا بێ بەندەری بەسراوە بێت لێو بنێردرێ نەوتی هەرێم کاک محەممەد سەبارەت بەو بەرگەی کە چەسپێنراوە مادەی 8 لە بەرگەی چواردە ئەوەی کە دەڵێ ئەولەویات دەبێ بۆ موچە و خانەنیشینی بێت و پاشان پارێزگایەک مامەڵی هەبوو سەر وەزیرە مامەڵێک میوانێکمان هەیە لە بەغدا کە ڕخسەتە بدەینەوە خزمەتت کاک دکتۆر بەریاز سوپاسیان بەدەبوونت دەکەین کاکتۆر بەخێر بێ سلااو لە ئێوەش سلااو لە جەناب کاک حەکیم و میوانە بەڕێزەکان و سەرجەم بینەران و بیسرانی کەناڵی پێمش سوپاس دەکەین کاکتۆر هیچ سیوادێکدانراوە کۆبنەوە کە کەی دەست پێ دەکاتەوە ئێستا دواخرا وابڕیار و سەعادیەک کێشەکە لەسەر چی چەقیوە سەڵتەکە تۆزێک کزێگاتە لای من کاک حەکیم سەبارەت بە کۆبوونەوە وادێکدانراوە دەست پێ بکاتەوە ئێستا کۆبوونەوەی سەرۆ فراکسیۆنەکان هەیە کۆبوونەوەی سیاسیە بۆچی کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ ناکاتەوە بەڵێ کۆبوونەوەی پەرلەمان ئێمە پێش نازانم چەند تقریبا نیو سەعاتێک پێش نیو سەعات کۆبوونەوەکە بوو ئەتوان بڵێم زیاتر لە نیو سەعات
جەڕەس لێ دراچووینە ژوورەوە بەڵام نساب ئەتوانم بڵێم نزیکی تەنها 15 پەرلەمانتاری لێ بلەوە زیاتر نەبوو و لەگەڵ بەڕێز محسین مەندەلاوی لەسەر با بڵێن مەنەسەت چوومەلای کە هۆکار با بڵێن چەندێک تەسەورەکەی دواب بکەوێ هۆکارەکەی وازەحە بۆ چیە بەڵام چەندێک تەسەورەکەی وتی لایەنی کە مەگەینە سەعات 5 و 6 و ئەو کاتانیانی بە قسەی بەڕێزیان ئەمتۆرە و مادانەی کارێن پەسەند کراوە بە تایبەتی ئەوەی کە پەیوەند بووە پارێزگاکان ئێستاش کار لەسەر دزووە دەڵێن هەندێک دەڵێن دەتوانرێت ڕاستەوخۆ بووجە بۆ سلێمانی بنێت هەندێک دەڵێن نابێ ناتوانرێت ئەمە چۆن ئەوەی کە ئێوە وەکو فراکسیۆنی یەکێتی چەسباندتان دەست خۆش کاک حەکیم بێگومان ئەم بابەتە یعنی بابەتێکی زۆر ڕوونە بابەتێکی زۆر وازەحە لە ماوەیەکی زۆر پێشووە زۆر بەڕوونی قسەمان لەسەر کردووە نەسی مادەکەمان پیشانی هاوڵاتیان ناوە کەناڵی ڕایگەاندن پێمان وتون کە ئەمە نەسی مادەکەیە و ئەم مادەیە دەلالەتە لەوەی کە ئەولەویەت بۆ موچە بێت و جگەلەوەی ئەولەویەت بۆ موچە بێت ئەبێ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە یەکسانی و بە عەدالەت دابەشیکا بەسەر پارێزگاکانە ئەگەر هاتوو بە یەکسانی نەبوو عەدالەتی تیا جێبەجێ نەکرا ئەو کاتە پارێزگا لە ڕێگەی سەرۆکوەزیرانی عێراقەوە بتوانێت ڕاستەخۆ بەشە بودجەی خۆی وەرگێ و بە تەمویلەوە باشە ئەمە واقعەکە چییە؟ واقعەکە لە ماوەی ڕابردووە زۆر بەڕوونی بینیمان کە حکوومەتی هەرێم جیاکاریەکی زۆر ناشرینی بەرامبەر بە زۆنی سەوزیا با بڵێن پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین و گەرمیانە کرد بینیمان کە هاوڵاتیان لە پارێزگاکانی کە موچەیان وەرەگرت لەوێ موچە وەرنەگیرا لە پارێزگاکانی کە خزمەتگوزاری بەردەوام هەبوو لە سلێمانی پارێزگای سلێمانی خزمەتگوزاریە پێویستیەکانیش وەستا بوو و زەرورەکانیش وەستا بوو زۆر جار خۆڵ و خاشاک کۆ ئەبووە یعنی ئەمە هەمووی فشاری وەزەختێکی بەردەوام بوو لەسەر پارێزگای سلێمانی کە چەندین ڕێگەش تاقی کرایەوە چەندین هەوڵ و جوهد و کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە ئەنجامدرا بایکۆتی تیمی یەکێتی بەتەواتی لە حکومەت بۆ مودەی 6 مانگ هیچی ئەمانە ئەنجامی نەبوو ناچار لە ڕێگەی بەغداوە ئەم کێشەیەمان چارەسەرگرت پێمان وتن کە ئەبوو هەوڵیان باە ئەبوو خۆیان لە ڕێگەی حکومەتی هەرێمەوە بیانتوانیان ئەم کاریان نەکردایە بەڵام کە ئەم کاریان کرد بێگومان ئێمە لە بەغدا کارێکی و هەمان کردووە کە ستۆپێکمان بەم غەدرە کردووە کە لەمە دووە نەک تەنها سلێمانی ئەگەر لە داهاتووە جیاکاری بکرێت تەرکیز لەسەر با بڵێن بەرامبەر بە هەولێریش یا بەرامبەر بە دهۆک یا ئەو بەشە بودجەی کێ تەنانەت لەوانەیە غەدر لە هەر سەرجەم پارێزگاکانی کوردستان نەکرێت خۆ تەنها سلێمانی نییە بەشە بودجەی با بڵێن هەولێریش لەوانەیە وەکو پێویست نەبێ هی دهۆکش وەکو پێویست نەبێ سلێمانیش وەکو پێویست نەبێت واتە ئەو غەدرەی کە ئەیکرد حکومەتی هەرێم ئەمە ڕائەگیرێ لە سای ئەم یاساوە بەشێکی قسەکان لەسەرەوەیە کە ئەم تەعامل ڕاستە و خۆ تەعاملێکی خەتەرەیان مەترسیدارە یعنی ئەمە ئەتوانم بڵێم پرسیارێکی زۆر سەیرە کە یا هەوڵێکی زۆر سەیرێک کە هەوڵەیرێت ئەم منتاڵەتیە لای هاوڵاتیان دروست بکرێت ینی من بە جنابت و بە میوانەکان و بە سەرجەم بینەرانی شەڵێم یعنی ئێمە چ شتێکمان لە بەغداوە نایەت بتاقی تەموینیە سەلەی غەزاییە با بڵێن ئەمە لە بەغداوەیەت لە ماوەی ڕابردووە هەموو احتیمادمان وای لێ هاتبوو کە بۆ نەوتیش هاوڵاتیان لە بەغداوە هات بودجەت ئەمڕۆ چاوەڕوانەکرێت ئەمڕۆ 400 ملیاردیکە لە بەغداوە هاتۆ لە قەرزی بانکی ڕەشید و ڕافیدەین با بڵێن هەموو سەرچاپاری گەنمی جووتیاران بە هەمان شێوە لە بەغداوەیەت دەرمان بە هەمان شێوە لە بەغداوەیەت ینی تەنانەت حساسترین جمگە کە تۆ هێزی پێشمەرگە هێزی پارێزەری کوردستانە سنووری کوردستانە لە چوارچەوەی بودجەی سیادیە با بڵێن بەشە بودجەی بۆ جیاکراتەوە بۆی تەرخان کراوە تەخساتی مالی بۆ کراوە یعنی تێناگەم لەم واقعە کە بەچی شێوازێک یا بەچی بیرکردنەوەیەک یان بەچی ڕێگەیەک یانەوێ مە لە هاوڵاتیان گەڵن کە ئەمە شتێکی خەتەرە لە کاتێکە نەسی مادەکە زۆر بەڕوونی من بۆیە زۆر تەکی لەسەر نەسەکەکەمەوە کاک حەکیم بۆی بۆ هاوڵاتیان ڕوون بێ ینی قسە و قسەڵۆک دروست دەکرێت بیر و بۆچوونی با بڵێن یا لێکدانەوەی زۆر هەزەلی ئەتوانم بڵێ دروست دەکرێت و ئەخرێ هەوڵێرێکە لە ڕێگەی میدیا و سۆشیال میدیاکانیانەوە بیخەنە ناو کۆمەلگۆ بیخەنە ناو با بڵێن مێشکی خەڵکەوە ئەوترێت کە بڵێنم پارەیە بۆ جۆرێک لە جۆرەکان بەکاریان بە شێواز لە شێوازەکان بۆ بەرژەوەندیەکی جیاواز بەکارە نەسی مادەکە زۆر بەڕوونی هاتووە کە لە ڕێگەی سەرۆکوەزیرانەوە بۆ پارێزگا تەرخانەکرێت و ئەمە ئەولەویەت بۆ موچە بێواتە ئەمانە هەمووی پێم وابێ ئەگەر هاوڵاتیان بەس سەیری نەسی ئەو مادەیە بکەن و سەیری بکەن کە چۆن داکۆکیمان لێ کردووە چۆن وامان کردووە کە ستۆپێک بەم خدرە بکەین ئەوە بە دڵنیاییوە هەموو
تەمان لە دوێنێشەوە ینی بۆی واقع بڵێن دەستخۆشیێکی زۆر مابوواتەوە پەیوەندیکی زۆرمان ئەکرێت وە سپاسێکی زۆری هەم فراکسیۆنی ئێماکرێت. بەڵێ بەس کاکتۆر ئێستا ئێوە ئەگەر سلێمانی ناڕازی بوو پارەکە ڕاستە و خۆ بۆ سلێمانی دەنێردری یاخو نادرێت سوکانێک دەڵێن ناتوانرێت ئەمەش بکرێت ئەوەی کە دەڵێ سەرۆکوەزیران ئەگەر ناکۆکی هەبوو بڵێن چارەسەری کات بە تەمویلکردنیشەوە دەتوانرێت تەفسیری بۆ بکرێت توانێت ڕاستە خۆ بۆ سلێمانی پارەکە بێت. بەڵێ بێگومان ئەمە تەمان ئەمە سێقە قانونیەکە دواتر ڕێکار و میکانیزمەکەی ترەچیتە ناو تەفاسیلەوە چۆن جێبەجێیەکی چۆن جێبەجێ باڵێن چۆن جێبەجێیەکی لە چ فەقرەیەکە لە چ ڕێگەیەکەوە چۆن دابەشەکرێ و پارە ئەمە ئەچێتە وردەکاری جێبەجێکردنی یاساکە ئەمە لە ینی ئێمە ئومێ دەکەین کە نەگاتە ئەوە واتە نەگاتە ئەوەی کە ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە چکە یاساکە کاتێکە چێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر نەعەدالەتی حکوومەتی هەرێم بەردەوام بێ بەڵام ئەم کاردانەوەی دوێنی بە دیاریکراوی پارتی دیموکرات لەسەر ئەم مەسلەیە دیارە کە ئەم نیەتە هەر بەردەوام هەبوو ئەم کاردانەوە توندە و کنگرە ڕۆژنامەوانی و قسەکردنە لەسەر ئەم هەوڵە ئەمە یعنی نیشانەیەکی زۆر خراپە چونکە یاساکە وەکو پێشتری ژوتم کە ئێمە بەس تەرکیزمان لەسەر نەسەکە بێت کە دەنگی لەسەر دراوەڵەیە گەر نەعەدالەتی هەبوو ئەگەر جیاکاری کرا خۆ ئەگەر نەعەدالەتی نەبوو جیاکاری نەکرا پێویست بەم یاسایە ناکەو کاتە حکوومەتی هەرێم وەکو هەموو حکوومەتەکانی باوڵین وڵاتانی کە بە یەکسانی بە هاوڵاتیانی خۆی بە یەک چاوسێر بکە و پارێزەکانی بە یەک چاوسێر بکە و هەموو هاوڵاتیان و هەموو دانیشتوانی بە هی خۆی بزانێ ئەو کاتە پێویستی بەم یاسایە نابێتوە ناچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ کاکتۆر سەبارەت بە بەرگەکانی تر هیچ دامەزانێکی نوێ هەیە بۆ هەرێم چونکە لە عێراق خەڵکێکی زۆر باس دەکرێت کە نزیکە 1 ملیۆن کەس دابمەنزرێ ئەوەی تایبەتە بە هەرێم بڵندە چوانی دانەبەزراو هەیە یەکەمەکانەیە خاوەن بڕوانامەکان هەیە و لە چاودێری کۆمەڵایەتیش ئەوانەی کە هەژارن دەمێکە لە کوردستان ئافرەتانی بڵێن بێهاوسەر ئەوانەی کە بڵێن بە تەمەندا ڕۆژتون بە ساڵات چوان موچەیەکیان نەبوو چاودێری کۆمەڵایەتی ئەویش بردراوە هیچ شتێک دەکرێت بۆ ئەوانە دەکرێت لەو بودجێ هەرێم دێت بۆیان سەر بکرێت. ئێمە هەوڵی ئەومانداوە لەگەڵ بەڕێز کاک سەباح کە پەرلەمانتاری فراکسیۆنی خۆمانە بە هەمان شێوە لەسەر ئەو مەلەفە بەشێکی کە وەکو لیژنەی پەروەردەکاری کردو بۆ مامۆستایانی وانە بێژ بە شێوەیەکی گشتی بۆ مۆزوعی ئەوەی کە دەرچوانیا با بڵێن بابەتێکە بوو کە بە دامەزرانی سێیەکەمەکان کەمە تێبینی یاخود قسەیەکی هەڵگرتە بوو یاخود با بڵێن هەوڵێکە بوو ئەوە من لە سەرەتای ئەم بابەتەیە کە سەردانی مجلسی خدمەی اتحادیمان کرد با بڵێن لەوێ پیانوتین کە ئەمە تەخساتی مالی بۆ کراوە بەڵام میکانیزم و ڕێکارەکان و جێبەجێکردنەکەیەتی کە گرفتی دروست کردووە. گرفتەکە لە چیایە؟ لەمایە کە کۆمەڵێک زانکۆ لە هەرێمی کوردستانە هەن لە بەغدا معتەرف نین لە هەمان کاتە کۆمەڵێک زانکۆ هەن لە بەغدا کە لە هەرێمی کوردستان معتەرف نین بۆ نمونە زانکۆی قەڵەم لە بەغدایە لە کەرکووک و بەڵام لای ئێمە باوەڕپێکراونیە لە وەزارەتی خوێنی باڵا و بە پێچوانە شوێنی زانکۆ ئەمانە گرفتیان دروست کردو ئەمە لەگەڵ بەڕێز دکتۆر ئارام کە زۆر بەباشی لەسەر خەتە بۆ ئەم بابەتە و زۆر بە جوهدەوە خەریکە لەگەڵ وەزیری تعلیم عالی ئێرە لەگەڵ ڕئیسی مجلسی خدمەی ئیتیحادی لەگەڵ ئەمانە و لە ڕێگەی پەرلەمانتاری خۆمانەوە بەڕێز مامۆستا بەدریە کە بە هەمان شێوە وەکو لیژنەی تعلیم عالی بەردەوام لە هەوڵایە بۆ ئەم بابەتە ئەمانە وەکوتم بەشێکی تەخسیمالی بۆ کراوە بەڵام گرفت و ڕێکاری جیاواز هەیە کە ڕێگری دروست کردووە بەڵامەوەی هەیە بە شێوەیەکی گشتی ئەم موازنە دەستکەوتە بۆ هەرێمی کوردستان هیچ جۆرە ڕەشبینیەکی پێویست نییە هیچ جۆرە لەوانەیە ڕەشبینەکە یا بۆ نمونە گرفتەکان لەوا بێت کە تەکی دەکاتەوە کە ئەم پارە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە فیڕۆ نەیرێت گەندەڵیتیان نەکرێت تەدقیقێکی زۆری تیاکرێت بەڵێ ئەمەیتیایە تەدقیقێکی زۆری تیا بێ مانگانە بە هەمان شێوە با بڵێن ئەو حسابی سەرفی لایەن وەزارەتی مالی هەرێمی کوردستانەوە بەرز بکرێتەوە چۆن سەرف کراوە چەندێکی بۆ موچە چەندێکی بۆ هاوڵاتیان با بڵێن چەندێکی بۆ خزمەتگوزاری ئەمانەی هەموو تیا بەڵام ئەمانە ئەتوانی بە دوو تەرەقەلێکی بینەوە ئەگەر بیرکردنەوەمان خراپێ ئەگەر نیەتمان خراپێت ئەگەر نیەتمان گەندەڵی بێ بەڵێ مەشتێکی زۆر خراپە ئەگەر نیەتمان چاکسازی بێت ئەگەر نیەتمانەوە بێت کە ئەو بەشە بودجەی لە عێراقەوە دێت بە یەکسانی و بە باشی و لە خزمەتی هاوڵاتیان و پرۆژەکانی هەموو هەرێمی کوردستانە بێت ئەمە شتێکی زۆر باشە لەبەر ئەوە بیرکردنەوە لەسەرەوەی کە ئەم بودجێ شتێکی خراپە ئەم بیرکردنەوەیکی هەڵەیە ئەم بودجەیەکی زۆر گونجاوە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان لەسای ئەم بودجەوە کێشەی موچەی هاوڵاتیان نامێنێت لەسای ئەم بودجەوە
کۆمەڵێک لە پرۆژەکان جگەلەوەی کە ئەم بجێ باسەکەن تەنمی ئەقالیمیشمانەیە پرۆژەکانی هەرێمی کوردستان و پارێزگاکان بەگەڕەخرێنەوە و ئەم ڕۆژ هەوڵەکەمان بۆ ئەوەیە کە ئێزافەتەن بۆ هەموو ئەمانە بتوانین پاشەکەوتی موچەش بگەڕێنینەوە. ئەمە هەوڵێک بووە لە هەوڵەکانی فراکسیۆنی یەکێتی لە لیژنەی مالیە هەوڵی ئێمە بەقسەی ئێمە ناتەنها بە قسەی پەرلەمانتارانی کرد. من حەزەکەم ئەم بەش فراکسیۆنە کوردستانەکان بەڵێ ئەمە مقتەرەحێکی جیاوازە، ئەمە هەموو فراکسیۆنەکانی ئەتوانین بڵێن زۆرینەی فراکسیۆنە کوردیەکانی تایە و ئومێ دەکەین کە ئەمە پاڵپشتی بە هەمان شێوە واتە واز لە عینادی و ئینکاری سیاسی بێنین بابەتێکە لە بەرژەوەندی کوردستان ڕاستە مقتەرەحەکە لە سەرەتاوەکو کارکردن و لیژنەی مالی یەکێتی داکۆکی لەسەر کردەوە، بەڵام هەموو جوهدی هەموو ئەتوانین لەناو جەلسەش دەنگی پێبین و دەنگی پێویستی بەدەستبێنین. ئەگەر واش نەبێ بە هەمان شێوە دوێنێ وەکو فراکسیۆنی کێتی تەنها مقتەرەحی ئێمە بووە، بەڵام لایەنەکانی کە جیاواز بیریان کردوەوە، بەڵام کۆی دەنگی بەدەستێنەوە. بە هەمان شێوە پێداگریمان بۆ ئەم بابەتە هەیە، بەڵام باشتر وایە و گونجاوتر وایە و با بڵێن لە خزمەتی هاوڵاتیان زیاتر وایە کە هەموو فراکسیۆنەکان بە کۆی دەنگ بۆ ئەم بابەتە کار بکەین. باشە، دوو پرسیاری تر بە کورتی کاکتۆر سەبارەت بە دەرمان خۆشناوزانم لە لیژنەی تەندروستین لە پشکی خەرجی حاکیمە 209 ملیاری بۆ دانراوە، 209 ملیار و 291 ملیۆن دینار بۆ هەرێمی کوردستان. لەمە دوات دەرمان باشتر دەگات بە پارێزگاکان بە کورتی بێ سواس دەکەم. من لە لیژنەی اقتصاد و سەناعە و تیجارەم، بەڵام ڕاستە کارێکی زۆرمان لەسەر دەرمان کردووە، چونکە لیژنەی ئێمە لیژنەی تیجارەیە و سەناعەیە و اقتصادی عامی عێراقە، بەڵام سەحەی سلێمانی یەکێک بوو لەو با بڵێن سێکتەرانەی کە لە سایی حکومڕانی چەوتی هەرێمی کوردستان و لە ماوەی پێشوە کە ئەمەی کە ڕێگریمان بۆ دانەکە لەمە دووە ناتوانێت بیکە لە سایەمەوە زۆر ناڵاندی گرفتێکی زۆر دروست بوو، بەڵام لەمە دووە ئەتوانین بڵێن بە هەمان شێوە لە سای ئەو بەشەی کە بۆی دیاریکراوە لە چوارچێوەی موازنەی با بڵێن ئەو تەرخانکردنەوەی حاکیمەیە ئەتوانین بڵێن بژانەیەک بە هەموو سێکتەرەکان و کەرتی تەندروستیشەوە بێت، جگەلەوەی کە ئێمە جوهدی با بڵێن شخصیشمان کردووە بۆی ئەو کەم و کوڕیانی کە لەناو سەحەیە پڕبکەینەوە. باشە، دوکتۆر زۆر بە کورتی ئێستاکە کۆبوون و دەست پێ ناکاتەوە لایەنە شیعە و سوننەکان لەسەر چ کێشانەیە خۆی هەرێم جگە لە پاشەکەوتەکەمی ڕۆیشتووە بە کورتی بێ سواس دەکەم. کۆمەڵێک مادە هەیە تاکو ئێستا گرفتی گەورە نین، گرفتی کەمن، کۆمەڵی مادە دواخراوە، بە تایبەتی کۆمەڵێکیان پەیوەندی بە دەرەجەی وەزیفی و مدیر عام و بەرەوسەر و چۆن ئەمانە تەعین کرێن، چۆن تەعین نەکرێن، ڕێگری لێ بکرێن بە پێی یاساکە، واتە تۆزێک ئەمە لە مادی 5 و 16 هەیە تەکید لەوە کاتەوە جگەلەوەی چەند گرفتێکێک کە کۆمەڵێک لە مستەقیلەکان لەگەڵ کۆمەڵێک لە لایەنە سیاسیەکان هەیەە، ئێمە ئەوەی کە لە بەرژەوەندی با بڵێن عامی عێراق بێت بەو شێوەیە دەنگین و لە بەرژەوەندی بێگومان ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوەی بەرژەوەندی هەرێمی کوردستان ئەوە شەڕمان لەسەر کردو و شەڕی لەسەرەکەین. بەڵێ، سوپاس دەکەین بەڕێز دکتۆر بڕیا ڕەشید کە لە بەغداوە لەگەڵ ماڵ زۆر سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس دەکەین کاک سەبارەت بە پارێزگاکان چۆن دەبینی هەرێم هەڵدەوەشێتەوە بەم شێوێ چووکان دەیڵەن ئەو بەرگەی کە چەسپێنراوە تەداخڵکردنی بەغدایە لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان بەڕێزت چۆن دەیبینی؟ وڵا پێش ئەوە دوو ملاحەزە، یعنی جارە من دەستخۆشی هەر ئەوانەی کە دەنگیان ناوە بۆ بڕگەی مادەی هەشت بۆ ئەوەی غەدر هەڵگیرێ بە عەدالەت داوەش کردەوە شتێکی من بە شتێکی باشی ێزانم هەرچ کەس کرد بێتی، بەڵام پندێکی کوردی ئەڵێەوەی بێەوە ژنیەیەکەی بە کچێتی بکردایە یەکێتی بەڵێ یەکێتی ئەیتوانی نەیەڵێ بگاتە بەغا، چکە من پێم سەیرە یەکێتیەکان ئەڵێن حکوومەتی هەرێم یەکێتی لێبێتە دەری ئەڕوخێ، بۆچی ڕۆژێ لە ڕۆژان اعترازیان نەبوو لە ئەم هەموو ساڵەیەک ئەم غەدرەی لە سلێمانی ئەکرێ وەزیرەکانیان لەسەر ئەوەمان گرن، وەزیرەکانیان یەک جارمانیان گرتۆیش لەبەر ئەوەی پارتی هێزێکی نار بۆ دەوری ماڵی قوبا تاڵەبانی لە هەولێر نەخێر لەسەر ئەوە بووە کە خەڵک نەکوژێ، نە لەسەر ئەوەیە ئازادی ڕەئی هەبێنە، لەسەر ئەوەیە سڵتەی قەزایی هینە کۆنتترۆل کراوە، نە لەسەر حڕیەی ئەعلام بووە، نە لەسەر مافی مرۆڤ بووە، نە لەسەر خراپی وەزعی زیندانەکان بووە، لەسەر هیچ شتێک لەمانە ئەمان ئاعترازیان نەگرتووە، یەک جاری ئاعترازیان گرتوۆش لەسەر ئەوە بوو ئەگەر لە ساڵانی ڕابردووە ئاوا جڵەویان بۆ پارتی شل نەکردایە ئەواهی ببێ بە مڵۆزمە لە ڕاستیە ئەیانتوانی ڕاستی بکەنەوە، لەبەر ئەوە
ینی بە قەناعەتی من ئێستا بێچێتی و پارتی لەناو ئەم حکوومەتیان وەڵیان چییە؟ باش بەس پێ دوایەتی بەڕاستیان خۆ شاریش دایناوە ئەو بڕگەیە ناخۆ ئەبووتینێ ینی وەکوتن تازە ئێستا بشێنە دەرێ پارتی هەموو شتەکانی کۆنتترۆل کردو یانیەوە تا ئەو 3 مانگ 4 مانگ نەچوونە ناو حکوومەت دەربەخۆی نەزانی و هەرچێکیان ویست کردیان و ڕەنگە لەو ماوەیە بشی قۆزنەوە کە کەس نییە هەر خۆیانن ئیشی خراپتریش بکەن بەڵام وەکوتم پێشتر ئەتوانی عرقەلە ینی تۆ کە حکوومەتی ئیتلافیە لەسەر بەرنامجیەک ڕێئەکەون جێبەجێ بکرێت کە تۆ ئەزانی لە یەکەم ڕۆژەوە بەرنمەکەی حکوومەت هینە پێشێ لەکرێ ئەبێت لە یەکەم ڕۆژەوە هەڵوێستی هەبێ ئەجنا وردە ئیتر بۆش دەگرێت بۆ خۆی بە ئارەزوی خۆی وەکو ئەوەتانێ ئێستا لە ناو ئەم هەرێمی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان یەک کەسە بڵێ مەسرور بەرزانیە یەک کەسە حکوومەتی هەرێمی کوردستان نەوەزیرەکانی پارتی پرسیان پێکرێن نەوەزیرەکانی یەکێتی نەوەزیرەکانی گۆڕان بۆ چیشی ئەوێ ئەیکا وەکووتم 4 ساڵە بە ناقانونی ئەو تەمیلی مەشارێکی دابوو گلەی زۆری هەبوو لە پەرلەمانتارە کوردەکان و پێیوە بۆ ئەم بەرگانی کێستا ئەنفارێکی ترە ئەو بەرگانی کە دەستکاری کراون لە بودجێ عێراق کولەتایە بەسەر ئەو ڕێکەوتانی کە کراون کاکەجان من عرضم کردی لە پرسیاری یەکەمە وەڵامم مایەوە ئێمە ئەم هەرێمە لە 1/5 94ەوە ئەم هەرێمە دوو هەرێمە تەنیا ئێمە ئەو هینە لە دروستبوونی حکوومەتی لە 95 92ەوە هەتاوەکو 1/5 94 ئێمە حکوومەتێکی هەرێم یەک حکوومەتی هەبوو لە دوای ئەوەوە ئێمە هەتا ئەم لەحظەیە ئێمە دوو حکوومەتین ئەم هەرێمە دوو هەرێمە بە دوو عەقڵیەتی جیا بەڕێوە ئەبرێ فەسادێکی زۆر لە هەردوو زۆنەکەیە هەیە هیچ وەزیرێک ڕۆژێ لە ڕۆژان ئاعترازی لەسەر خراپی ئەدای حکوومەت نەگرتووە پەرلەمان وەزیرێکی نەتوانیەوە بانکات مسائلەی بکات بە ناویان نابوو میوانداری وەزیر بۆ میوانداریەت و بینیمان جارێک یەک دوو جار هێنانیان بە چەپڵە ڕێزان طبعاً وەزیر بیێنی بۆ مسائلە کەچی دوایی چەپڵی بۆ لێبیت و هین شەباشی کە ینی لە ڕاستی ئەم سیستەمەی ئێمە خۆی بووە بە سەبەبی ئەوەی کە ئاواهی زەعیف بێ و بەغا بتوانێ وردە هینەکانی دەسەڵاتەکانی کەم کاتەوە بەڵام کیانی هەرێمەکە سابتە کیانی هەرێمەکە دەستوریان لە جێگەی خۆیەتی دەسەڵاتەکانی ئەمان کەمەکە ڕاگەنداوێکی مەکتەبی سیاسی پارتیشەیە پێش نەوت کیانی هەرێمی کوردستان هەبوو لە 2005ەوە بە پێی دەستور دیاری کراوە 2004 دەستمان کردو بە نەوت تەناردەکردن بۆچی لێسەنەوەی دەسەڵاتی نەوت و سەکتەری نەوت ببێتە هۆی ئەگەر وا بۆە پێشتریش مەترسیەمان لەسەر بووە بۆچی بەس بەو خاڵی کە تەبیعی ئەوان تەرکیزی زیاتریان هەموو لەسەر نەوتەکەیە بۆیە ینی خەمە ئەساسیەکەیە هەموو کێشەکان لەوە دروست بووە ئێستا وای دیعاکرێ کە هەڵێم هەرێمەڵەوەشێتەوە بەڵام ئێمە پێشەوە هەرێمێک بووی بە دەستور دیاریکراوی دەستورە پێتەڵێت تۆ هەرێمی یا هەرێم نیت نەک شتێکی تر ئەو مداخلەیە کا گیادگار ئیجازەم بێ شتێکی بیرخستمەوە وتیان ئێمە ئەوە کوردستانمان بردە سەر نەخشەی وزەی جیهانی جارێ ئەوە ئێستا لیان وەرگیراوە ئەوە یەک دووەم لەو فترەیە کە هاتە ڕێفرادۆمیان کرد بە حساب ئەمە کۆمپانیان هێناوە کۆمپانیای گەورەی وڵاتانی سەرمایه‌داری هێناویانە ئیتر ئەبن بە پشتیوان ئێمە ببین بە دەوڵەت ئەمە هەمووی بۆ چاواشەکردنی خەڵک بوو ئەوەی ئەو تاڵانیەی کە ئێستا لە سیاسەتی نەوتیە کراوە لە ساڵانی ڕابردووە بزانە بەبێ ئەوەی کە ینی وجدانی عزیەتی من بەبێ ئەوەی وجدانم عزیەت بە لە سایە سیاسەتی نەوتیە زیاتر لە نزیکی 150 میلیارد دلار دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لە هینی کرد سیاسەتی نەوتی زۆر زەری لیاوین چونکە نەیتوانیە وڵاتە ئەزانی دەتۆ ئیجازەم بە سیاسەتی نەوتی چ زەرەرێکی لیاوین نەیتوانیە تەنمیەیەکی مخەتەت و مستەدام هەبێ ئەمە یەک دووەم دوو زۆنی دروست کردو زۆنێک ئەوێ ببێ بە هین بە هەرچی سامان هەیەتیای هین کرێ ڕێک ئەوە لە ئیقتصادا ئەبێ بە وەرەمی سەرەتانی اقتصادی مستەدام و اقتصادی سەلیم ئەوەیە کە تۆ لە سنووری وڵاتەکەی خۆت هەچێشی تایە بە یەک چاو تەماشایەکەی وەختێک تەنمیە ڕاستە کە لە زاخۆوە
هەتاوەکو کفری و کەلار ئەبێ بە یەک چاو تەماشا بکرێ تەنمیە بە یەکەوە بکرێ لەوێ بە ئارەزووی خۆی پارە سەرفەکە لێرەش بە ئارەزووی خۆی خنچێنەکانی کاک محمود ئێستا لە هەولێریش ناوچەی پرایسکراو هەیە لە دۆکێ هەیە جا ئەگەر ئیجازەم بی ینی ئەوە شتێکی کەشی بیرخستمەوە جارێ لە اقتصادی حڕەکە من ئیدعای اقتصادی حڕەکەم لەسەری نووسیوە اقتصادی حڕ لە کوردستانە نییە اقتصادی خێزان هەیە اقتصادی کۆنتترۆل کراوە لە اقتصادی حڕە هین نییە احتیکار نییە لێرە احتیکار کراوە کاکیاتگار ژمارەکانی ود ئەو کۆمپانیانەی نەوتیان ئەیرێتە بیپاڵیەوەن سەر بە حیزبەکانن ئەوەی دوکان سەر بە هیچیان نییە ئەوە چەند ساڵە ئەوەی دوکان چەند ساڵە تەواو بۆ ئامادەیە بۆ ئەوەی نەوت وەرگری و بیپاڵیەوە نەوتی نایەنێ لەبەر ئەوە اقتصادی ئێمە اقتصادی خێزانە کۆنتترۆل کراوە دوو زۆنە لەم لە یەکێتی احتیکاری کردو لەولاش طبعا ئەمانە هین بەڵام لە اقتصادی حڕە ینی کۆمپانیا تۆ لە چ وڵاتێک هەیە لە هەموو وڵاتانی اقتصادی حڕە کۆمپانیای هینە پاڵاوتن و ئەوانە هی کەرتی تایبەتە لە ڕاستیە لەبەرەوە لێرە شێوێنراوە کەرتی تایبەتی شێ ئەوە بۆ بواری و بەرهێنان کێشەی دروست بێت نەوت بوارەکانی ترچێکە ویسە هینی ئەوەتانێ وەکوتم اقتصادی کۆڵەوا کردووە بۆرەمێکی اقتصادی لە ناو اقتصادی کوردستانە دروست بۆ منطقەیەک بژێنرێتەوە منطقەیەک ئەخنچێنرێ دوای ئەوە دەستگای سەرکوتکەرزایی کردووە دوای بەڵێ هێزی ئەمنی بەردەوام ئێستا بچۆرە سەر میدیای چاواشەکارە کە خەڵک چاواشەکەن ئێستا لەم ڕۆژانەیە کە من هەمومان متابعی ئەم قانونی موازنە ئەەکەین میدیا چۆن خەڵک چاواشاکە باشە هەمووی بە پارەی نەوت ئەم میدیانە هەڵتۆقێنراون بەشێک لە میدیا ئازادەکانیش بە پارەی فەسادی هینکە لە ڕاستیە سپیکردنەوەی پارەی ڕەشە لە کەرتی نەوتە لە کەرتی خانوبەرەیە ئەمانە هەمووی سپیکردنەوەی پارە لە بەرزگانی دەرەوەیە ئەمانە ئەم کەرتانە بە سپیکردنەوەی پارە ڕەشی داهاتی ناوخۆ و ئەوەشی کە لە بەغاوە هینەکرێ فەرهوو دەکرێت هەموو ئەمانە بوون بە سەبەبی ئەوەی اقتصادێکی زۆر نەخۆشمان هەبێ و زوڵم و ستەم زیاد بکە و خەڵک ینی حکوومەت بۆ ئەگەر هەموو خەڵک بڕاتە ماڵەوە دائیرەکانش دابخرێ باشی نییە لەبەر ئەوەی موچەی خەڵک لە لای حکوومەتە ئێستا باشیەکەی لەوایە موچەی فەرمانبەران لە هین وەرگیراونەتەوە یەک شتم لەبیر نەچێ نەوەک تۆش نەپرسی ئەوەی هینەکان ئەوەی پاشەکەوتی موچە باش فەرمانبەرانی کوردستان ئەتوانن بڕۆن لە مەحکەمەی ئیتیحادی شکات بکەن چونکە ئەو مقتەرەحە تعدیلەی لیژنەی مالیە کردوێتی لە نوسخەی یەکەمی تعدیلی پرۆژەکەی حکوومەتە بە ڕێگەی قانونی دانراوە بەڵام بە ڕێگەی ناقانونی هەڵگیراوە لەبەر ئەوە موچەخۆرانی کوردستان هەموو سندیکا و ڕێکخراوەکانی کە زەرمەندن لەوە ئەتوانن هەمویان بڕۆن لە مەحکەمەی ئیتیحادی شکات بکەن بۆ ئەوەی ئەو هێنا ئەو فەقەرەیە حلبوسی زەربی لەسەردا ئەوە حلبوسی زەربی لێناو ئەوە ئامری زەربی لێ هەبوو بە قانونی دانراوە بە ناقانونی هەڵگیراوە باشە ئەوە یەک دووەم پەرلەمان شتێک بکرێت نابێت خۆی ئەوە ئەکرێت ینی ئەتوانی دوایی تانەی لێبەی نازانم مەحکەمەی ئیتیحادی دوایی ئەتوانرێ بیخاتەوە سەر حکوومەتی هەرێم بەڵام ئەمەی کە کراوە ئەمەی کە ئەم لە سا دوانزەیەوە هەمویان لە ڕاستیە ئەمە وەکو هینێک وایە ئەمە ئیبداعێکی پارتیە بۆ چاواشەکردنی خەڵکی کوردستانە جارێ ئەوەی دانەوەی پاشەکەوتی موچە لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمە لەبەر ئەوە ئەمە تانەی لێ بگرێ مەحکەمەی ئیتیحادی ئیلغای ئەکا بە سێ سەبەب یەکەم لە ناو هیچ جەدوەلەکانی موازنەی جاریە بە هینی بۆ دانراوە بە حکوومەتی ئیتیحادی بۆی دانەناوە بە هینی هەبێ دووەم ئەوەی ناتوانن بیکەن بشیکەن هەر پەرلەمانتارێ هەر زەرمەندێت هەموو تاکێکی عێراق زەرمەندە لەوە باشە بچن لە مەحکەمەی ئیتیحادی تانەی لێبن ئەوە لە ئەبرێ لەبەر ئەو سێ سەبەب یەکەم لە قانونی موازنە خۆی حکوومەتی ئیتیحادی هیچی بۆ تەخسیس نەکردووە دووەم لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمە بیاتەوە نەک لەسەر حکوومەتی هین سێیەم
شتێککە بوو لە بیرم چوو لە دەسەڵاتی پەرلەمان نییە کە لە دەسەڵاتی پەرلەمان نییە هین زیاد بکات لە دەسەڵاتی پەرلەمان نییە ئیلتیزامی مالی زیاتر بخاتە سەر ئەستۆی حکوومەت بۆ سێرینە بەڵ ئەگەر کۆمنتێک تێبی لەسەرەوەش دەروای ئێستا عێراق بە دوای دەواازەی تردا دەگەڕێت بۆ ناوتیارێ وەختێک باسی سووریان دەکرد وزەم کاتی خۆی کاگەنەوە شیروانیش پرۆژەی کێ بوو نەوتیارێن بەر لەوە ڕاگرتنی لە سووریاوە هەنا دەکرێت زەم شتێکی وا هەبوو لە کوردستانی سووریاوە یان لە خودە ڕێگەی ئوردونەوە یاخود لە ڕێگەی بەسراوە تەبێ عێراق چەند ساڵە لە هەوڵی ئەوەیە کە دەواازەکانی هەناردەکردنی فرەڕەهەندکایە جیاغاز بکە ئوردون هەیە سووریا هەیە تورکیا هەیە و ئەو خەتە تازەی کە بۆ ئوردون مەبەستمە و کە پرۆژەیە بەڵام ئیستا عێراق پێویستی بەوە نییە یعنی عێراق لە ناو یەکێکە لە گەورە دووەمین گەورە بەرهەمهێنە لە ناو ئۆپیکە بەرهەم زۆر زیادکە چونکە تۆ عێراق ئینتاجی ڕۆژانەی هەرێم چەنە 400,000 بەرمیل بۆ 420,000 بۆ 450,000 بەرمیل عێراق بەرهەمی ئێستای حالیان 4,220,000 بە کەمکردنەوەکانیشەوە دوای ئەوەی کە ئینتاجی کەم کردوەوە عێراق فەرز کراوە لەسەری کە خۆی لە چوارچێوەی ڕێککەوتنیەکایە کە لە ناو ئۆپیک بۆ ئۆپیک پلس وڵاتانی دەرەوەی ئۆپیکە کە بۆ ئەوەی بتوانن سعری نەوت بەرز بکەنەوە بەرهەمیان کەم کردوێتەوە هەر بە تەبیعی ئەو 400,000 بەشێکی کەمە لەوەی کە هاوکار بووە لەوەی کە لە سەرەتایە هاوکار بوو لەوەی کە تۆزە سعری نەوت بەرز بووە هەر بۆ تۆزە سعرە نەوت بەرزکردنەوە بوو بەوەی توانی قەرەبووی ئەو هەناردەکردنش بکاتەوە لە داهاتە چونکە $3 لەولاوە 3,200,000 نێریە بەسە $3 زەربیەوە کە هەموو داهاتاکە کە لە هەرێمەوە دەچی ئەکەوێ لەبەرەوە عێراق لە خەبی ئەوە بۆیە زۆر پەلەی نییە لەوەی کە تورکیا هەناردا ئەکاتەوە یان نایکاتەوە ڕاستە هەوڵی بۆی ئەو قۆناغی کردو بەڵام زۆر کێشە نییە بۆی چونکە عێراق هەناردەی کەمەکاتەوە پابەندە ناتوانێت لەو سەقفە دەرچێت بۆیە بتوانێت سعری نەوت بە بەرزی بمێنێتەوە لە وتمان ئینتاجی عێراق 4.2 بەڵام 3.2 ئینتاجەکەواتە لە ناوخوا 1 ملیۆن بەرمیل زۆر جار بۆ 1,200,000 بەرمیلی پێویستە بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ لە بەنزین لە نەوت لەوانە کەواتە زۆر بە ئاسانی عێراق ئەتوانێت ئەمەی هەرێمی کوردستان هەڵمژێ لە بازاڕی ناوخوا بەکاری بێنێ ئەگەر لە ناو بازاڕی بە ناوخۆشە بەکاری نێنێ ئەم نەوتە وەرەگیرە لە بازاڕی ناوخوا سەرفەکرێ لە بەسرەوە قەرەبووە و ئەفرۆشەی کرد ئەیرێ بە کڕیارەکان لەوەش قەرەبوو کرێت و چونکە هەرێمی کوردستان مادام قەرەبووی کۆمپانیا نەوتەکانی لەسەر شار نەماوە یاخود بۆی تەخسیس کراوە هیچ ئەشکالێک دروستە بێ هەرێمی کوردستان نییە مامەڵە لەگەڵ شایستەی کۆمپانیاکە لە مستەقبەلە ڕاستە و خۆ ئیستاگەر لە بوجا بۆی دیاری کراوە لە مستەقبەلە ڕاستە و خۆ وەزارەتی نەوتی عێراق مامەڵە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانەکە لە مستەقبەلە لە ئایندەیەکی دوورترا چاوەپیاخشانەوە بە هەموو گرێبەستەکانی هەرێمی کوردستان هاکرێ وردبینی لەسەر هەموو بەرهەمەکان خەرجیەکان جارێکی تر دەکرێتەوە باسی وردبینیمان کرد کۆمپانیایەکی تر هەیە کە لەگەڵ دیلۆی تا هاتووە لە هەمان ساڵە گرێبەستی بۆ کراوە بۆ گرێبەستی شیرینە نەوتەکان تا ئیسەیەک تەقریری بڵاو نەکردوێتەوە ئەمانە هەمووی پارەن ئەمانە هەمووی معڕەزن لە ئایندا چونکە ئەمانە ENY کۆمپانیای ENY لەگەڵ دیلۆی تا هاتووە بۆ وردبینیکردنی شیرینە نەوتەکان شیرینە نەوتەکان چیە ئەو باڵێن ئەو بۆ نەسانەیە ئەو لە کاتێکە گرێبەستەکەی کۆمپانیاگە بڕێک پارەیە بە حکوومەت لە بریەوەی کە گرێبەستەکەی بۆ دەرچووە ئەمە بە 3 ملیار و 4 ملیار دۆلار باسەکرێ دکتۆر بەرهەم باسی 5 ملیار دۆلار شیرینەوە هەبوو تەبیعی ئەم کۆمپانیات بۆ وردبینیکردن لەبەرەوە بەستا ئیسا کە ماوەی گرێبەستەکەی 5 ساڵ بۆەوە ساڵی ڕابردوو گرێبەستەکە 5 ساڵەکە تەواو بووە یەک تەقریری ئەم ڕێکخراوە یاخود ئەم دەستگا وردبینیە نێو دەوڵەتیە ڕووناکی نەبینیوە ئەمە خۆی پرسیارێکی گەورەیە تەبیعی ئەمان تەقادمی بەسەرا نایە ئەمە هەر ڕۆژێک بێ حکوومەتی فدراڵی ئەیهێنێتەوە ئەوەی لە ژێر بەڕایە ئەبێ بخرێتە سەر بەڕە وردبینی بکرا بزانێ بۆ کوێ چووە لە چیا سەرف کراوە ئەو پارانە بەرەو کوێچی ئەمانە حساب کتابی بێ لەسەر بکرێت بەس وەکو پێشتر بەعز بڵین لە ڕێگەی ئوردنەوە نەوتیان نادەکردووە لە سعودیەوە لە بەندەری جیهانیشەوە لە بەسڕاشەوە ئەو هەموو دەواازەی هەیە بۆ لە سەردەمی بەعس بەڵێ هێڵێکی عێراق هەیە بۆ سعودیش تەبیعی لە دوای حربی خلیجی دووەم سعودیا دەستی بەسەر ئەو حتا بەندەرێکیشی لەسەر بە دەریای سوور دروست کردووە عێراق کە ماوەیەکی کەم هەناردەی نەوتی پیا ڕۆشتووە ئیستا ئەو بۆریەکەش و بەندەرەکەش لەلایەن سعودیەوە بەکار ئەهێنرێ بەڵام
عێراقی بەسڕی هەیە و لە پلانیا هەیە تورکیا هەیە هەرێمی کوردستانیش ڕازیە مەجبوریشە کە ئەگەر تورکیا ڕازی بێت و بکرێتەوە تەبیعی تورکیا چاوەڕێی مەجموعەیە ئیمتیازاتەکە کە بتوانێت لە عێراقی وەرگرێ ئەوەی کە لە هەرێمی کوردستانی کردەوە فشارێ بکارێنێ بەڵام باوەڕ ناکەم عێراق بە ئاسانی بچێتە ژێرە فشارانەی تورکیا لەبەرەوەی عێراق زۆر ئەگەر بۆیە ئاماژەش پێ کردو ئەگەر تورکیاش نەکرێتەوە هیچ کەسێک بۆ دروست نابێ ئامادەی لە ناوخوا لە هەرێمی وەرگێ. سوپاس دەکەم ئەگەر گرافیکەکە منە حاضر بێ گرافیکێکمان پرسی بودجێ عێراق بەڵێ لەسەری هەبێت بەڵێ ئەوە بودجێ عێراقە کاک محمود باسی کۆی گشتێکە 199 تریلیۆن و 22 میلیارە داهاتەکەشی 134 تریلیۆن و 552 میلیارد دینارە ئەوە داهاتە تەقریبا کورتێنان 64 میلیۆنە لە 175 بۆ بەکاربردن لە 125 بۆ بواری و بەرهێنانە رابط کۆمێتێک سەر بە خەرجی زۆر نییە داهاتەکە کورتێنان خۆی کەسرێکەیە 75 و کەسر 24 و کەسر بەڵام نزیکە لەوەی ببێ بە 25 طبعاەوە هینێکی بەگشتی من ینی ساڵانێکی زۆرە لە ڕاستیە من لە وەختی خۆش لە سەر نووسیوە لە وەختێک نائیب بووم کە یەکێ لە مشکلەکان ئەوەیە کە هینە قانونی موازنەی عێراق قانونی ئەبوا بە هی تەنمیە نییە ئەبێ ببێت ینی ئەبێ خوبەرات تحدی بزانن مەسەرەن ئێمە وڵاتێکی زەراعین وڵاتێکی زەراعی ئەبێ قانونی موازنە بۆ ئەوی بەرهەمی زەراعی زیاد بکە ئەبێ زۆرترین هینی لە تەنمیا زەراع و سەناع بۆ ئێمە زۆر مهمە سەناعی نەوتیش تەبەن ئەوەی کاکیاتگار وتی خراپترین شت لە سیاسەتی نەوتیە ئەوەیە کە تۆ نەوت بە خامی بنێریتە دەرەوە کە نەوت بە خامی ئەنێریتە دەرەوە هین دروستە بێ اقتصادی ڕێعی دروستە بێ بەڵام ئەگەر هینە سەناعاتی نەوتی بکەی فرسای عمل دروستە بێ و تەنمێ لە ڕێگەی هینەوە تەکریرەوە تەنمێ لە هینە لە قەتاعی نەوتە ئەکرێ هەموو ئەمانە هەموو خەلەلی زۆر خەرجەکانی گەورەترین بودجێ سابازێک لە مێژووی عێراق ئێستا لە 2021 کە خەرجەکان 164 تریلیۆن بوو پەرلەمان کردیەوە بە 129 تریلیۆن لە 2022 بودجەمانە بۆ جارە کەمیشان نەکردوێتەوە کورتێنانی شەیە کورتێنانێکی زۆر هەیە بەڵام ئەمە پێوترێ هینە عجزی تەختیتی ینی شەر نییە ئەمە چکە تۆ ئەو مەسەرەن لە ئیسیسمارە ئەو لە سا 25دانراوە بۆ ئیسیسمار ئەیە بە وەزارەتەکان و ئەیە بە حکووماتی محلی جاری وا هەیە ساڵ تەواو ئەبێ لە ساچواری هین نەکردووە لێ سەرف نەکردووە ئەبێتەوە بە مدەوەرە چێتەوە لای وەزارەتی داخلی ئێستا لەم هینەیە لەمە لە واریداتە 23 تریلیۆن لە وەزارەتی هین ماوەتەوە وەزارەتی مالیە ماوەتەوە ئێتەوە سەر بودجە یعنی لەبەر ئەوە ینی سیاسەتی ئیسیسماری لە عێراقا زۆر غەڵەتە و ئەگەر بتوانن ینی ئەگەر لە داهاتووە موازنەی جاری لەگەڵ موازنەی ئیسیسماریە بە دوو کۆبوونەوە جیاواز بڕەوە بە دوو نسخەی جیاواز بڕە باشترە بۆ ئەوەی هینیش نەبێ نەتوانی ئەوەی مناقلات بکەی لە هەنێ جار لە ئیسیسماریەوە ئەبێن بۆ جاری کە ئەمە زۆر خراپ بەڵێ کاگەر لەسەر ئەو 134 تریلیۆنی کە بۆ داهات دانراوە 170 تریلیۆنی داهاتینەوەتە باشە داهاتەکە سعری نەوت بە 70 دلار دیاری کراوە لە مانگی یەکەوە تا ئیسە سعری نەوت لەسەر و 70 دلارەوە بۆ لە 78 بۆ 75 دلار بۆ 71 دلار لە 4 مانگی یەکەمە سەرڕێژی بودجە هەیە بە 2 میلیارد دلار کە ئەکاتە وابزانم 2 تریلیۆن و نیو نزیکی یا زیاتر لە 2 تریلیۆن و نیو سەرڕێژ هەیە و چاوەڕە شەکرێ لە 6 مانگی کۆتایی ساڵا دیسانەوە سعری نەوت بەرز بێ بینیمان لە هەفتەی ڕابردووە سعودی خۆبەخشانە ملیۆنێکی تری لە بازار لە لایەکی حوتەوە ئەکەمەکاتەوە کەواتە سعری نەوت بۆی نەوت نرخەکەی بەرزتر بێ چەندە لە کەمتر لە 80 دلار ئێستا کەمترە لە 80 دلار بەڵام لە مانگی ئایندەوە ملیۆنێکی تر لە بازار ئەبڕێ سعودیە بودجەکەی پێویستی بەوەیە نەوت لە سعری 80 دلار بێ بۆی بتوانێت کورتێنانی نەبێ سعودیش نزیکی 10 میلیۆن بەرمیل ڕۆژانە بەرهەمی هەیە و یەکێکە لە وڵاتە کاریگەرەکان لەسەر
سیاسەتی نەوت و دیاریکردنی لەگەڵ رووسایە هەوپەیمانێکی گەورن لەبەرەوە ئەوان هەموو ئاماژەکان بەوەن کە سعری نەوت لەسەر و $70 زۆر بە ئاسانی ئەمێنێتەوە لە 6 مانگی داهاتوە. کاک محمود 17 تریلیۆن بۆ داهاتی ناوخۆ کەم نییە بۆ عێراق 17 تریلیۆن و 134 تریلیۆنە 170 هینەوتە زۆر کەمە 17 تریلیۆن دینار بۆ داهاتی خاڵە سنووریەکان و باج و ڕسومات ئێستا بۆ هین مەسەلەن بۆ گێڕانەوەی هین لە داهاتی گومرگەکان لە هەرێمەوە بچێ بۆ وەزارەتی بۆ سەر موازنە لە ساڵێکە 1970 ئەگەر زەربی دوو بکەیت لە 150 ئەچێ بۆ ئەوە لە 150 هەرێمە بەڵێ لە ساڵێکە تریلیۆنێک و 560 ملیاریان داناوە من تەسەوەرم وایە بەس هیبراهیم خەلیل دوو ئەوەنەیە باقیەکەی بۆ شوێچی بەس ئێستا زیاتر ئاڵوگۆڕی بازرگانی لە ڕێی ئەوەی هەرێمی کوردستانەوە یاخود لە دەواازەکانی عێراقی دەواازەی زۆرە بەس زیاتر لۆ دەکە لەسەر ئیبراهیم خەلیلە لا طبعا عێراقیشی نە بەس کەمە یعنی ئەگەر زەبتی کەن گومرە گواریداتی زۆرە چونکە لەبەرەوەی عێراق خۆی هینی نییە خۆی لە ئەنتاجە ینی تیجارەی خارجی هینە میزانی تیجارەی خارجی عێراق دائیمە نەقسە ینی ئەوەی کە ئەگەر نەوتی بکەیتە دەرێ وڵاتێکی بەکاربەرە بەڵێ بە وڵاتێکی بەکاربەرە حەبجی پێویستیەکانی ڕۆژانەی ژیانی ئینسان هەیە لە دەرەوە ئەهێنرێ لە هیچ شتێکامە ئیکتیفای زاتیمان نییە ئەمە زۆر خراپە لەبەر ئەوە ئەبێ ئەگەر وا بکەن واریداتی ناوخۆ ئەتوانن لە ڕێگەی گومرگەکانەوە و لە ڕێگەی ئەوانەوە زیاد بکەن لە عێراقەوە کوتم ئێستا لە عێراقام حکوومەتەی کە هاتووە وردە زەقل لە هینەکانەکە لە گومرگەکانەکە چاودێرێکی زۆر لەسەر گومرگەکان هەیە مانگ لە دوای مانگ واریداتی گومری ئەوێ زیایەکە بەڵام واریداتی گومری هەرێمی کوردستان هیچ چاوێکی لەسەر نییە لەبەر ئەوە لە 190 مەسئولم لەو قسەیە لە 190 واریداتی گومری کوردستان نایەتەوە ناچێ بۆ بەغا ناچێ بۆ خەڵک لە 190 بەڵێ لە هەردوو سنوورەکە بەڵێ سوپاس دەکەم ئەگەر بچین گرافیکی دواتر کاک عەبدولخالق ڕەنگە ئێستا سلێمانی لەم حەسارەیە فەرقێکی کردبێ شتێک کەمتر لەبەرەوەی واریداتی هینە گومرگەکانی سلێمانی هەر بە هینە کوژرێن هەر بۆ ئەوەی ینی پارتی وای کردووە هەبچی شەریکات هەیە لێرە شەریکات دەبێ ئیجازە لە هەولێر وەرگرن تا ئیجازەیەک دەرێنێ ڕۆحی دەرەچێ بەس ئەگەر بیباتە هەولێر مقڕەکەی بەرێتە هەولێر لە ماوەی ڕۆژەکە بۆ جێبەجێەکە گومرگەکان شیوای لێ کردووە لەگەر ئەو مادەیە لەوێەوە بێ گومرگێکی زۆری لەسەر ئەگەر لە برایم خەلیل و لە حاجی عومەرانەوە بێ ئاسانکاری زیاتر بۆ ئەوکان هەموو دەچێت بۆ ئەوێ سوپاس دەکەم دیێرەوەش داهاتەکانە داهاتی نەوتی وەکو باسمان کرد 117 تریلیۆنە سڵاشتا حوتی داهاتی عێراق پێک دێنێ نانەوتی 17 تریلیۆن 300 ملیارە بەڵێ ئەگەر بچین بۆ گرافیکی دواتر بزانین چیمانەیە خوا لەسەر ئەوە بۆستە ئەگەر عەزێ نەبێ تعلیقێکم هەیە هنا داهاتی هین يعني حصي موازنة للنوتة لصاها حوتة لسردمي مليكيا لسردمي مليكيا كوار أكذبوا لسردمي مليكيا لسردمي مليكيا هنا بجداري هيني وارداتي ناوخو لصالي بنجاوسيا لصا نوتودوبوا لصالي بنجاوسيا نوتودوا لصالي بنجاوبينجا بوا ب هشتاو حوت هشتاو شتشي واهية ايتر اگر اوا وارداتي ناوخو للضريبة يعني واردات ناوخو يعني للضريبة اگر تو ضريبة يعني داهاتي ناوخو زياتر بو له نوت له شرنية نوت اقتصادي الرعي هر نوت نية والله يمل نوته اگر هنا كان للضريبة اقتصادي ضريبي به هي الريعين به تشير رؤيا دصلات ملكتشي هنا ملكتشي ملته اتواني بمظاهريه كبير رخينه بلام هتاوكو نوت ابو نوعا بجداري موازنه بك بردوام ملت ملكتشي دصلاته لحالتك اقربته
سیستمێکی مستەقر هەبێ ئەبێ بە عکسی کەیتەوە ئەبێ وارداتی میلەتەکە بۆ حکوومەت یعنی میلەت حکوومەت بژێنێ ئەو کاتە حکوومەت ملکەچی میلەتە نظامی دیموکراتی ئیستیقرارەکە و هەر زۆڵمێ بکرێ بە مزاهرەیەکە توانی حکوومەتەکە بڕوخێنی بەس مەبەستەوەیە کە ئەگەر میلەت بەرهەمی هەبێت زاری بەبا بەس بەم سیاسەتە ڕێحە میلەت تەمەڵەکە ملت تەمەڵەکە بەرهەمی نابێ ملت کاتی سیرەکە مەسەلەن دامەزراندنێکی زۆر هەیە بندیوارێکی زۆر هەیە بەرهەم نییە لە هیچ دەوائریەکە ئەمە بەرپرس لێ حکوومەتە ئاراستەکردنەکەی یعنی بگەڕێنەوە بۆ 100 ساڵ لەمەوە پێش قازانجمانە ئەگەر چینە گرافیکی دواتر بڵێ بزانین چیمانەیە بزانام ئەوە نەوتە کاگیاتگەرەوە اختصاصی جەنابتە ئەگەر 3 ملیۆن و 500,000 ئەوەی بۆ هەرێمدانراوە 400,000 ملکی بەرمیلێک نەوت ئەگەر کۆمێتێکت لەسەری هەبێت سعری $70 باشە خراپ نییە ئەکرا بە کەمتر بەڵام لە بەرەوەی میزانیەکەیان زۆر داناوە بە 70 دایاناوە بەڵام 70 بۆ ئیستا تا ئیسە باشەوە پێشببینی شەکرێ لەسەر و 70 بیار هەر زیادەیەک لە $70 ئەبێتە سەر ڕێژی ئەوەی کە بۆی دانراوە کەواتە لە بینیمان ساڵی پار ڕێژەیەکی زۆر سەرڕێژ هەبوو لە تقریبا نتوانین وەزام لە 100% بۆ گەر غەڵەت نەبنیا زیاتر بوو لە داهاتی نەوت کە بۆی داندا بوو لە بوجە ساڵی 2021 نەکپار لەبەر ئەوە معقولە گرافیکی دواتر بابێت بزانین چیمانەیە بەڵێ ئەو سەبارەت بە پابندەکانی هەرێم دەتوانێت ئەو پابندیانە جێبەجێکە محمود ئەوەی کە لە سەدا 12 بڵین بۆی دانرا بەڵام 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانیەوەی داهاتی خاڵە سنووریەکان ئەو پابندیانەی دیاری کراوە ئەتوانێت بە ئیسراحەت نەوتەکە جارێت تەسلیمی سۆمۆیە ینی سۆمۆ ڕاستە بەڵام ینی سۆمۆ کە سەرپەرشتی بەرهەمهێنانی نەوتەکە لە هەرێمی کوردستانە ئێستا ئەگەر هەنێ بیری قاچاق لە بای حەسەن و خۆرمەڵە و لەگەڵ ناوچەی مووسڵ باشی لە عینزالە عینزالە نەفەرێگەی بە بۆ خۆی یەکێ لە کوڕەکانی مەسعود بەرزانی وارداتی نەوتی عینزالە بە قاچاق ئەیبا بۆ تورکیا لەوێ فرۆشێ بەڵام ئەگەر ئەوانەی لە بەردەستا بمێنێتەوە ئەوانەی کە لە پێم وایە تعدیلیان کرد دەڵێ هەرێم ئەوە بەبێ بیرەکانی نەوت و کەرکووک و مووسڵ طبعاً هەنێ لەو بیرانە ئەگەر لی دەربێنی هەرێم ئەو توانای 400ەکەی کەمەکە زەحمەتە 400 پێ بەرهەم بهێردێ بەڵام مادام خۆی هین چاودێریەکە سۆمۆ چاودێریەکە بەم وەزای ئێستا هەرێم بەرهەمیهێنێ ئەو سەرپەرشتی ئەوەکە ینی دەریهێنێ هەرێم ئەوەی ئێستا کاگیاتگاروتی لەوە زیاتر بەرهەم یاسا ئیدارەی مالی دەبێت لە 150 داهاتی سنوورەکان بۆ عێراق بەس باز لەوە دەکرێت بەس باز و ڕسومات هەمووی بۆ هەرێم خۆی دەمێنێتەوە لە 100 بەس دڵناوی سنوورەکان ئیتیحادیە بەس پترۆدۆلاریش هەیە ئاخر تۆ پترۆدۆلار لە 3 پترۆدۆلار وەرێگریە لە ئەنتاجی نەوت لە مەسافیەکان لە هی غازیش ئەمانەشت هەیە کامیان ینی ئێستا سلێمانی گەورەترین خۆرمەڵە لە هینی ئەمە هینی چەند شەماڵ کۆرمۆر لە منطقەی سلێمانیە ئەتوانێت هینی باشی دەستکەوێت لە 105 داهاتی ڕۆژانەی بۆ $5 پترۆدۆلار خۆی پێشتر لە قانونی هینەکانە لە قانونی محافظاتی غیر منتظمە فی الإقلیم من خۆم ئەندامی ئەو لیژنەیە بووم هینە لە هەر بەرمیلێک هینە بوو $5 بەڵام گۆڕیان لە هەر بەرمیلێک طبعاً قازانجتر بوو لەگەر بە هەر لە هەر بەرمیلێک ئێستا لە 105 یعنی ئێستا هینی بە سیاری ئێستا بێ بەرمیلونیوێک هینە بەرمیلونیەک راپۆرتێکی کرد دەڵێ پترۆدۆلارەکە 664 ملیارەوە پیشکێرێ بەڵاگەر بزانین دواتر گرافیکی دواتر چیمان هەیە بەڵێ گرافیکێکی تریشمان هەبوو دواتر داوای دەکەین بەڵێ ئەنجاو هینم تەواو نەکرد تۆڵێ هەرێم هەرهین نییە ینی بومرجی هەیە وارداتی ناوخۆی هەیە پترۆدۆلاری هەیە دوای ئەوە پارەیەکی زیاتری بۆهاتوە بۆ هینەکان ینی خۆ لەوە پارەی نایە بەڵێ ئەو پشتی ئیجازەم بێ بە ئەوە تەواوکەم
يعني پارەی مەصاریفی نەوت ئەنتاجی نەوت و تەسویق و ئەوانەی بەجیابۆی هاتووە 3 تریلیۆن و 800 ملیاریان بۆ داناوە. ئەوە خەرجینەوەتەوەسە؟ خەرجینەوە ئەوە 3 تریلیۆن و 876 ملیارە وەبەرهێنانە هەنادەکردنە بە گواستنەوەیە ئەوان خەرجینەوەتە بەس پشتی هەرێمەوەی کە دانراوە 16 تریلیۆن و 479 میلیارە و بواری خەرجی بەکاربردن و وەبەرهێنانە 664 میلیار بۆ پترۆدۆلارە ئەوە موچەی پێشمەرگەش لە چوارچەوەی وەزارەتی بەرگیدانراوە مانگانە 19 میلیارە بەڵام 228 کۆی ساڵەکە 228 میلیار خەرجی حاکیمەش 1 تریلیۆن ئەوەی دەرمان و کێشەی مڵۆکداریەتی و هەتا خەرجی ئەنجومی پارێزگاکانی هاوکاریە و پەیمانەکانیشمان هەیە بەڵێ بەڵێ کێشە نابێ ئێستا بۆ موچەی بۆ پرۆژەکان خێر ئێستا بە ئیسراحەت بەشی موچە بەبێ دواکەوتن ئەکا بەشی دانەوەی هەتا هینەکەشەکە بۆی ئیدیخارج پێ پاشەکەوت کراوە بەڵێ ئەی بۆ دامەزران بۆ خەڵک چووکە خەڵک چاوەڕێی دامەزران ئەزانی کاکردن ینی لە ڕاستیە دامەزران خراپە بێ فرسی عمل دروستکەی کاکە جاد ئێستا ئەم حکوومەتە ملیۆنێک و 100 هەزاری تەعین کردووە ئەم حکوومەتە لە ماوەی ئەم چەند مانگەیە خبرێکم بیست نازانم تا چەند ڕاستە 150 هەزاری کەشیان هین کردووە حاضر کردو بیخەنە ناو قانونی موازنەوە پەرلەمان بەتەمایە طبعا ئەمە زۆر خەتەرە ئەمە بۆ بردە و وردەوای لێبێت دوای مەسەلەن 5 ساڵ 10 ساڵی کە هیچ نامێنێتەوە بۆ ئیسیسمار کە ئەبێت لە ڕێگەی ئیسیسمارەوە فرسای ئەمە دروست کوێ خەڵک لە جیاتیەوەی بێ بە فەرمە بە تایبەتی لە عێراق قانونێک دەرچووە زۆر مهمە ئەو قانونە فرسای ینی کەرتی تایبەت ئەبوژێنێتەوە چکە لە کەرتی تایبەتی زەمان هەیە لە کەرتی تایبەتیش تەقاعود بوون هەیە هەتا ئەوانەی کە لە ماڵەوە ئێستا تەمەنیان نەگاتە تەمەنی تەقاعودی کەسێک من ئەگەر هیچ وارداتێکم نەبێ لە عمری تەقاعودیا بەپێ و قانونی عێراق تەقاعودە بن لەبەر ئەوە خەڵک باواز لە تەعینبوون بێنێ لە ناو حکوومەتە با فرسای عمل لە کەرتی تایبەت دروست بێ بەڵێ سەبارەت دیارە ئەگەر میوانەکەمان دەبێت ئەگەر حاضر بێت میوانی بەغدامە حاضرە دیارە میوانێکمان هەیە لە بەغداد بەڵێ ئەگەر بەس وەکو هاوکاری هاوپەیمانانیش بۆ هەرێم دەمێنێتەوە وایە وەکو بۆ پێشمەرگە هەیەە پێشمەرگەش مانگانە 20 میلیۆن دلار شتێکی وایە 20 یا 25 یانە وەکو خەرجی بواری نەوت ئەو 3 تریلیۆنە بەشوتت پێش ئەو 3 تریلیۆنە بە پێی راپۆرتەکانی دیلۆیت حکوومەت زۆر لەوە زیاتری سەرف کردووە ئەتوانین بڵێنەوە لە 145 ئەوەیە کە پێشتر حکوومەت سەرفی کردووە بەڵام تێبینی هەیە لەسەر خەرجەکانی حکوومەت پێشتر ئەوەی کە حسێبەکرێت چاودێری نەبوو بەسەر خەرجی کۆمپانیا ناوتیەکانەوە سوپاس دەکەم دوای دێمەوە لاتان میوانەکەی بەغدامان حاضرە بەڵێ بزانام دکتۆرە ڤیان سەبریمان لەگەڵا سەرۆکی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بەڵێ تا دیارەیەک گرفتێکی دەگەڕێنەوە لای دکتۆرە ڤیان لەسەر خەرجەکانی 93 تریلیۆن و 876 میلیار وتت کوردهێنێ و بەپێی ئەوەی لەسەر بنەمای راپۆرتەکانی دیلۆیت لە ساڵی 2021-22 6 تریلیۆن زیاتری حکوومەت یاریمیاوە بە خەرجی بەرەمێنان و گواستنەوە بەڵام ئەم خەرجانە زیادە ڕەویشتە دکتۆر ئامان جەڵێ 6 ئێستا 3 تریلیۆندان ڕەوانی تقریبا 3 تریلیۆنی کورتێنان دوو قسووری کورتێنان هەیە بەڵام ئێمە دایم هەمیشە کێشەمان هەبووە لەگەڵ ئەو خەرجانەی کە حکوومەت یاریەم کردوێتی ئەو پارانەی کە کۆمپانیا نەوتەکان وەریان گرتووە بە پێی گرێبەستەکان نەبووە چونکە گرێبەست حەکەمی بینی هەردوو سوپاس دەکەم دکتۆرە ڤیان سوپاسی ئامادەبوونت دەکەین وەکو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ئەوەی کە لە بودجە پەسەند کراوە لە مادەی 13 و لە مادەی 14 جێگە ڕەزامەندیەوەیە یاخود گلەیتانە بۆ بزان بە سەرەندێک لە ئەبرگەکان سڵاو ڕێز بێ زەحمەت دووبارە ئەگەر پرسیارەکان بکەوە بەڵێ وتم سەبارەت بە مادەکانی پشکێرم لە مادەی 12 و مادەی 13 و مادەی 14 وەکو پارتی دموکراتی کوردستان ڕازین لەو مادانەی کە ئێستا دەنگی لەسەر درراوە و ئەو خواستانەی کە پێتان وایە حکوومەت یاریێم خواستەکانی جێکراوەتەوە سڵاو ڕێز طبعا دەربارەی موازنە ئەم باشە زانین سێ مادە هەان سێ برگە گرێدا بوونە بە هەرێما کوردستانە برگا 12
و 13 و 14 12 هر وکی همی سالا يعني هاد بونویسین ام جيل برهن ديما تصويت السركر چونكو اساسا تحديد حصة هرم كردستان تكاد بشتي استقطاع نفقات الفعلي كاستثماري وجالينا واستبعاد نفقات السيادي واف مادية عادة هو تنفيسين بلكو فيجاري بالعكس يعني ديباجك هاد بونويسين كإضافة مثلا وزارة بيشمركة إضافة ألو قال مني قطع بەڵێ دکتۆرە گوێمان لێ بەڵێ دکتۆرە بەڵێ بەڵێ دەنگنیە برا دکتۆرە گوێ لە دەنگێمەیە بله 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 مادة 12 هر وكي همي صالة هر وكي همي موازنات نفيسين كهرم كردستان استقطاع حصتها تتكرن يعني تحديد كرن عفوا مجموعة إنفاق فعلي نفقات الجاري واستثماري بيشتي استبعاد نفقات السيادي وأف مادة ما تصوير سركر بله بەس بۆ هەرێم ڕازی بوو ئێستا دەڵێن بەپێی ئاماری وەزارەتی پلاندانە بێ هەرێم لە سەدا چواردەیە بۆچی لە بە سەدا 12 بەڵێ مانە ئەزە تێمە بەس ئەگەر تو من قەتع نەکە ئەمن فەرموو ئێمە باش دەزانین ساڵەکانی پێشتر موازنەمە تا تەنویسین بە گۆڕەی وەزارەتی التەخطیط أفجرت طبعا يهات نفيسين تحدد حصة إقليم كردستان إنفاق فعلي نفقات الحاكمة مرفقة بهذا القانون وتدفع من وزارة المالية بموافقة رئيس مجلس الوزراء الاتحادي وتحديد حصة الشيهات يكرن بشتي يعني استقطاع مجموعة إنفاقي فعلي نفقات الجارية والاستثمارية بشتي استقطاع نفقات السيادي بس وجهك أساسا 12.67 صديان صالة 2021 13.9 بو ديف يعني ام بيجين داتا يعني معلومات وزارة تخطيطه أبجارة بويتا 12.67 الصدى طبعا أو واقع فعلي أفريكا ام بيجين الناف عراقي دا والهرم كردستانه طبعا قفتقويا هاي أو قفتقوياش ام جهشتنا ويرادك هو ببتا 12.67 الصدى أو خلا دوزا يعني مادة 12 وما قلتي ما تيبراند بالنسبة بمادة 13 طبعا نصي أصلي بحثي هندي كربي كتسوية مستحقات وافش باشا تسوية مستحقات مالي شناف برا حكومة هرم كردستان وحكومة يعني بغداد اتحادي 2004 حتى 2022 وأف خالايش براسي أف برقايا باشا جنكو أبات تدقيق هيتكرن بزاني المستحقات تمشنا ممكنها مستحقات مزورها بن لالي حكومة اتحادي جنكو باش الزاني چندين صالة موازنة ما باش ندايا جارك هفته نویسی احتمال هفته گهشتی جارك نویسی 13.5 صد يهاتي يعني أو تدقيقة قالك هجرنجا قال مني والله دكتورة والله بردامة بالله جمال ليه فرموا بالله بله طبعا او اتفاقات يكرن ديما هيك بشتي تصويت هاتا كرنت ناف لجنه مالي دا چنكو لجنه مالي روجا 24 بنج تصويت كربو سرماده 13 مخالف بهمي بو همي ديباجه اوت ناف نصي اصلي دا او اتفاق ما كري كنص مقترح بيتا نص بديل وتصويت هاتا كرن يعني نص مقترح اوينو كافروكا ماده 13 يابيا الف أولا يا هاي تسوية مستحقاتها ثانيا التزامات حكومة هرم كردستان يتنفتي كو 400,000 برميل بدت بمخازن شركة تسويق المنتجات النفطية سومو وطبعا يعني شركة سومو نفتي فروشيت تنسيق جقل وزارة الثروات الطبيعي وهر نفسي السعر ونفسي آليات معتمد يعني الناف شركة سومو ده أبا فقرة ثانيا أليف بو وباجي بحثي هندت كت اگر هاتو تصدير نها تكرن بو ميناء جيهان چون كان باش الزاين حتى انه كنفط كردستاني نچويه فاگر هاتو نفط نچيد اليتك دانا انكو حكومه هرم كردستان وين نفط تسليمي وزاره النفط الاتحاديه دا استخدامه وين نفط بكت محليه ناف عراقي دا وحسب احتياج وزاره النفط الاتحاديه وبشتي هنجيش طبعا مسألة كلفة الإنتاج والنقل طبعا براسي مدفية بشيوازة كي تربت بس أوان يدانا كمعدل كلفة إنتاج النفط ونقل النفط الوزارة النفط الاتحادية ك يعني هروكي نفط عراقي أبي خالي راسي مدفية باش تلبت بس با في كل الأحوال أم دائما بيجي الموازنة أفريقيا يا جرينجا بو هرم كردستان وبو عراقي لو ما قالك جرت مفاوضات دا أم يحتي احتمال
ام نشين همي تشتي بدستي ما بيت خالك هو هذا نبيسين باشا دكتوره نقطه دال طبعا التزام حق بەڵێ لەسەر ئەوەی خەرجینەوە التزام حكومة الاتحادي بتسليم إيرادات غير نفتي بەڵێ دێمەوە خزمەت لەسەرەوەش قسە دەکەین بەس ئەوەی کە تایبەتە بە نەوت ئەگەر خەرجی بەرەمێنانی نەوت و گواستنەوەی هەرێم باز دۆکێ ساڵی ڕابردوو 6 تریلیۆن بووە ئێستاەوەی کە لە بودجەدانراوە خەرجی گواستنەوە بەرەمێنان و هەناردەکردن 3 تریلیۆن و 800 میلیارد ئەوە چۆن پڕ دەکرێتەوە دکتۆرە؟ من قوتي دو تشتت هانيان تو نفتي داي يعني فروشي بتشيت بو مينا جيهانيان اگر هاتو استخدام بو محليا اگر هاتا وهات شو بو جيهان مفروضة او بارا كلفا انتاجه وكلفا نقله بيت دان هروكي هات ينفيسين دنيا اگر هاتو او نفت نتشو تمين تبا يعني او فقرية هات ينفيسين با بيجيت في حال تعذر التصدير عن طريق ميناء جيهان او نفت دهيت ابكار اينان محليا بلى وطبعا يعني كلفته معدل كلفته انتاجه ونقله دبيتا صار اساسا كلفته انتاج ونقله عراقي ده باشا دكتوره هروكي عراقي يعني نفت يان دتشيت يان نفت ناشط بلى لسر برگەی مەوەی کە لە بەرەسی جەنابتە وەزارەتی دارایی عێراق قەرەبووی تێچووی بەرەمێنانی گواستنەوەی بڕی نەوتی هەرێم دەکاتەوە ئێستا بە پێیەوە بێ 3 تریلیۆن دانراوە بۆ تێچووی نەوتی هەرێم 3 تریلیۆن و 876 میلیارە بەس بە پێی دیلۆیت 3 تریلیۆن و 800 3 تریلیۆن و 800 ئەوەی کە بە پێی دیلۆیت بێ 6 تریلیۆن بۆ ئەوەی ساڵی ڕابردوو مەبەسمێ ئەو کورتێنانە بەچی پڕ دەکرێتەوە عێراق خۆی پڕی دەکاتەوە لە پشکی هەرێم ئەگەر هات دەستەرێمی کوردستان دەیداتەوە لە خەرجینەوە چۆنەوە وردەکاریەکەی دیارە؟ خوي نالم اما چند روجك يعني اما چند روجك ام رابستاين السربان خالامت بيجين تشتي فني نتت لازم نهاد بوتنا في موازنه ده بس افرض تشتي فني هات موازنه ده اما باستك عند لي نصي اصلي باشتر بي ولبدايته واما وكي بارتي ديمقراطي كردستان صور وين صار نصي اصلي بس او نصانا استهات يعني بيسين وهات تصويت دان لنا وانجمن وينران اما باش دزانين شيعة كان زوريننا ويعني او نصانش هات النبيسين بالنسبه بما بينين ام بيجين قالك جراجر هاتوا يعني انصاف الحلول يعني نابيجين همي تشتي باشا بس با او تشتي هات ينفيسين وابو يعني اتفاق وابو چونكو اوجي صور بون سر هندك برقاب بلكي قالك خراب تلبون الفي قالك باش نبون دربار حكومه هرم كردستان لا ما اما بله اول سرمادي چوارده پیشتر دعوتان دکد که هجماری بانکی بۆ نمونە بکرێتەوە لە بانکێک بێ کە متمانە پێکراوە بێ بەزەوەی کێسەدانرا وەزارەتی دارایی عێراق خۆی هەژمارە بانکێکە دەکاتەوە و دواتر دەینێرێ بۆ هەژمارێکی بانکی هەرێم هەندێکیان دەڵێن بۆ کۆت و بەندکردنی هەرێمە جەنابەت خوێندنەوەت بۆ چییە؟ يعني كاكا ليرة دلم اما نصوصة اصلي اصلا باشتر بين يعني حتى نصي اصلي درباري مادي چوارده كأمبارية لحسابك مصرفي معتمد كأمبارية همي بارت نفطي بشنتي ده ونصك أوهبه يعني يتم إيداع الإيرادات الكلية النفط المنتج من حقول الإقليم في حساب مصرفي واحد تودع فيه جميع الإيرادات المتأتية من تصدير ونبيع النفط الخام إستا تقريبا يعني مادة كبيتشك هاتا جوهرين كأنه تتولى وزارة المالية الاتحادية تمويل مستحقات الإقليم وفي النهاية طبعا بموجب أحكام هذا القانون هر مصرفك معتمد يعني مصرفك معتمد لقبل البنك المركزي إما دليل يعني كاكا يعني إما موازنة ويعني أم مقترحاتنا يعني أم ديباجانا يتأستلنا أو نص تصويت هاتي كرنسر احتمال باشترين شواز شياينا درباز بكين إما أو موازنة كضرورية موازنة كبوسي صالة موازنة كمستحقات تهريم كردستان دهيت التثبيت كرنتيدا فهندي ما بيتشي بيا يعني إما رجع بيستشارة بينج وقت تصويت هاتا كرنسر هندك نصوصة مقترح أو تصويت أو نصوصنا قالك خرابون قالك باش نبون وإما باش الظانين وكي بارتي ديمقراطي كردستان وكي يقرتوي إسلامي كردستان در كفتن لا هو لجنة مالي هلا سر أو مقترحاتنا نباش بين يستش أو نصوصة مقترح إما نالين صد باش إما نالين صد ديفتر محامية إما نالين هل وكي نصي أصلي وهات يكردن بس هو باشترين يعني باشترين إما دلين ديباجية شياين تحقيق كان لنا موازنة باشا بشكي هريمة بشكي خاصي بغداشا بس سبارت بو مادي هشتم ل برقي هشتم لمادي سيانزا
ئەوەی کێتی خۆی پێشنازی کرده بوو ئێوە بەلەتکردنی هەرێمی دەبینین یاخچووکوانیش دەڵێن مەلەتکردنی هەرێماندێک پەرلەمانتار دەڵێن لەتکردن نییە چکە پێشتر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان دەرمان بەشە خۆراک ڕاستە و خۆ دێت ئێستا دەواازەی کراوەتەوە بە ینی پارێزگا ئەگەر هەر پارێزگایەک بێت نیگەرانیە بوو بودجێ ڕاستە و خۆی بۆ بێەوە چۆنە؟ كاكا أو فقرات ديكا موضوع بطاقة تموينية أو اتحادية أو موضوع درمانة أو نفقات اتحادية بس أم مادية أم برقية بتايبتي يعني فقري هشتم لنا مادي شواردة أما فقرك زيدية أما فقرك دستورية أما فقرك خوي طبعا يكتين اجتماعي كردستان بتنيا دا خاص كرن أبي ديكا إماينا ويديكا همي كتلة ديكا فراكسيونة ديكا كردستاني همو ما ندجبون چونكو فقرك تداخل بصلاحيات هريمي كردستان التنفيذي وإما دستورك يعني إما فدرالين وقري دستور إما حكمتك فدرالين دستورين وهر خالك بيت إضافة كان دربارة في تشتي إما دلينا دستورية أو هي كمين جار يعني هي كمين قصة دوامين قصة أنه رجع بيستشارة بينج أصلا ديباجك يكتيني في سيبو زور يعني زور خرابي أم ديباجك على أساس مباشر حكمة اتحادي بارافرايكت بو هر باريزغايك أجد شعورها نا عدالته يا نازانم تمييز يا أو تشتنية دكتور أيوة تاني اللي قصة أساسا تانا لو برقية ددن لو ما أود بين تبب توجهات السركردات يا سياسية وحكمتها هرم كردستان يعني حكمتها هرم كردستان أخوي وكيد بجنوا استلازم بريار بدت لسر أنبابتنا ويمش توجهات أحزاب السياسي كاملية يت أزبيجمية هرم كردستان وأبي من زاني أبي من بيستي همي فراكسيون كردستاني همي هزن سياسي لها ميري كردستان همو يندلين أما دجي كياني هرمي كردستان ودجي دستوريتي هرمي كردستان ودجي يعني دجي دستورة أساسا ما تسيكلتي اسا خو باز لو ذكري اگر جیاوازی کرا اگر حکومت هرم جیاوازی نکات پنا دبرید بووا اگر جیاوازی نکا حکومت هرم يعني رجعي دوام پنابرنا بووا ما تسيكلتي بونم اگر حکومت بعدالة دابشي بكات پشکی پارێزگا كان كاكا هرمي كردستان أجر بارا هاتية دستيدا فأولا أو بارا أكيد أولويات توي موظفا أولويات توي مشاريع استثمارينا إذا بلا بين مقارنة كان ورا سحك السماء ورا سحك هرم كردستان ورا برونا مقارنة كما بين بغداد وما بين سليمانية ما بين بغداد وما بين دهوكة ما بين نينوى وما بين دهوكة كميزيكا ما بين كركوك وما بين هوليرة إذا إما وكي حكومتي هرمي كردستان بارك بهت الدستيدة أكيد بشك أول أولويات أو چندين صالش يعني هرمي كردستان حكومتي هرمي كردستان طيبتي برز مسؤول بارزاني وكي سلوك حكومتي همي هولت خدت كو أو بارايات موچت خلقي بهت بوقت وياهات يورقرتنيش أو باش كفتيش أجر يعني مثلا باش كفته مثلا وقت خودا حكومة اتحادي بارا ندابون إذا هر وقتك بارهات يبود است حكومة هرم كردستان تأمين أول أولويات حكومة تأمين مثلا معاشاتها والدوام تشتيش مشاريع استثماري أجر محافظك إيش باري خونه دابيت محافظك إرادة خونه دابيت وكي مثلا سليمانية فبناست وانن وبتايبتيش وكي أكيد كما بأساسا أو فقرة غير دستورية يعني بوتشي همي فراكسيونين ديار همي فراكسيونت كردستاني همي بيجنا والله أبا دجة ونابيت وأبا فقرة كانت دستورية تنهاية كتين اجتماعي كردستان ببيني تشتكي طبيعية غير تشتكي يعني ديارة يعني همي ألم جارة كوريكا همي فراكسيون بيرانج همي دجي في فقرين همي دبين أو تداخله وبتايبتي تو بيجي بحثي تمويل بكي مباشرة لقل سليمانية ولا تلات كردني هرمي كردستان وما بس تكا سياسي تداها اگر موضوع عدالة بيت اگر موضوع هاتشي تشتكى بيت لحكومتي هرمي كردستان بشتي هنجي خويان يكتي بجدارا لحكومات باشا دكتور يعني ام بالسيارة اما لو عندكين اما صال ما خينا داي صال خبات مان كردية وكي كرد لبو هندك ومكيانك هبي دستوري فدرالي استتو بخالك والله بهي طبعا وش بيستشاري بينج تأكيد كما خالك زور فقرك زور خرابو باشا استا برك
برك يعني مشيان راوستينين في مؤامريان في هوله بس هر اساسا انفقريا اما همومان وكي فراكسيون كردستان دبين انفقريا زياده دبيت يكتي اجتماعي كردستان اساسا نئنا ببر بحث بس دكتوره خلق دڵێ ئەگەر ناکۆکی پارتی وێکێتینێ بێ ئەگەر ئەو نەعادالەتی ناو خۆرە بینی پارتی وێکێتینێ بێ ئاوا لە بەغداد دۆخی خەڵکی بڵین هەرێم وا لاواز دەبوو بۆ کۆمەڵک دەسەڵاتی لێ بسەنرێتەوە لە مەسەلەی نەوت هەتا لە هەژمارە بانکێکە پەیوەندی بە ناکۆکی بینی پارتی وێکێتینەوەی کە لە بەغدایە كاك إما دبينين تقاربك هاي ما بين يكتي ما بين لانين شيعة أو مشكلة ليرة وأو تقاربش سر أساس حقوق هرم كردستاننا يعني هرم كردستان إما دزاني لنا وقالك فراكسيون انديكا اندامت شيعة مثلا زور بيزور محاولة كردن هندك خلا دجي هرمي كردستان دانن أو تقاربش لهزر ولفكر أو ليرج جهة يعني جهة بسيارة جهة تساؤلية وإماش دزانين وان سياسة أخويا هاي بلكت يكتين اجتماعي كردستان بس يا قرنق أوكو إما همومان هول بدين كو باراستنا قواري هرما كردستان بكين وإما أوي مكريش إست لناو يعني هولي برلمانيا لناو مفاوضات يعني أو چند مانجا ودو مانجا لسر موازنة قصدكين هلا لدرباري أو تشتيا إما مدفية أو نصوصات أصلي بمينن أو اتفاقات نبرة هردو حكمتها بمينن أو منهاج وزارية همي مان تصويت مال سر كردية حتى بتايبتي يكتيبيت يقرتو أما هم يا تصويت السر منهاج وزارية كري فأفرو كمثلا مدفيا نصوصات أصلي بمينن بر هر مزادك يا رخكي بيت براستي مثلا يعني درس نبو بتايبتي أو تشتكري دي يعني يكتين اجتماعي كردستان وهندك أندامت لنا انجمن وينران الشيعات تشابلا بقطن بو او ابخوش چه انجازك نبو بالعكس هيك نابين اما انجازه اگر انجازك بو همي فراكسيون كردستاني دا قال دابن ودا تشابلا قطن بس مادام همو ما عاجز بوين بما معنى تشتكي كري يكتين اجتماعي كردستان دجي قواري هرم كردستاني ودجي دستور ودجي اراده فراكسيون كردستاني بو همي مان باش هرچەندە ئێستا پێشوازیەکی زۆر هەیە ینی دکتۆرە لە خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەو بڕیارە چونکە نەعادالەتی ێجا بەشێکی پەیوەندی بە خودی دارەدانی سلێمانی لایەنێکی بەشێکیش پەیوەندی بە حکوومەت تێرێمەوە ئەوە هەیە ینی ئەم پێشوازی هەیە ئاگادارن من باوەڕ ناکەم پێشوازیەکە إيجابي هبيد يعني خلقي هرم كردستان بو في فكري چونكو تأكيد تكما بقواري هرم كردستان زور قرنجا باراستناوي قواري زور قرنجا بزو بعد عدد باريز رواية يعني تشتكي باشيش با ببورا اگر تشتكي باش با همي فراكسيون كردستاني دا تأييدا في وتوجهي بكن باشا سپاس دەکەم دژنات راتوستان بەڵێ بە کورتی ئەوەی کە پەسەند دەکرێت کەی بۆ نمونە سەر تریلیۆنێک دینار بۆ هەرێم دێ بۆی خەڵک کێشەی موچەی نەمێنێ پرۆژە دەست پێ بکە بوجە ئەگەر پەسەند کرا ڕاستە و خۆپارەکە بۆ هەرێم دەنێدێ بە کورتی بە سوپاس دەکەم کاتم گرتی والله كاكا استئما عادة بشتي بسند كردنا بوجه تعليمات درت كفن نبي تقريبا 15 جاكا شراوستين حتى تعليمات وزارة المالي وبشتي هنجي بشك يعني مثلا التزام برامبري التزام هيا وكي دانايا لنا موازنة دا وهي فيدارينيش يعني نيزيكترين درفت هبيتكو بش بوجه هرم كردستاني بجهة خلق هرم كردستاني وحكمة هرم كردستاني ام شو ما كان كي بوجه بسند دكرين دكتوره وي كماوا لا يأس نازاني ناقهيت من بسيار بله وتم ما دكاني تركماوا ما دكاني تركماوا مشو بطاوتي دنگي لسر دريت بله مادة كاني ما كم ترن يعني لا مادة كاني درباز بوين تقريبا شلو إك مادة درباز بوين أبي ما يش كما بس مايا مواد مضاف جي دبيت أوجي يعني بين خندنا وياك يكا وتصويتيش بيتا كرنساري وبشتي هنجي دبيت يعني موازنة بالمجمل دبيت بيتا تصويت دان فأوجي طبعا وقتك عندك جرى وردقري شنكو قالك جرى مثلا بلكت إعادة تصوير سر مادك يعني أجر خالك هبيت هان عندك جرى عادة طبيعتها موازنة وايا مثلا بينجي أندام احتمالات توقيعات خربة كان بو زيادة يعني إضافة كردنا مادك فبراستي عندك بروسكا عندك جرى دريش تبت سپاس دەکەین دکتۆرە زۆر سپاس بۆ بەڕێز بەس دەهێتە تەسویددان ئەڤڕۆ بەڵێ سپاس دەکەین بەڕێز دکتۆرە ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق کە لەگەڵ ماوەی سوپاسی ئامادەبوون دەکەین
کاک محمود ئەوەی کە بۆ خەڵکی کوردستان وەکو ژمارەتان راوە لەمە دوای بژانەوەی ڕوو لە خەڵکی کوردستان دەکات سەربارەی و ناکۆکی کرا بەغدایە کاک حەکیم ئەو پرسیارە پەیوەندی بەهینەوە هەیە بە ئەدای حکوڕانەکانی هەرێمەوە هەیە خۆی ئەمە واریداتمان کەم نەبووە لە ساڵانی ڕابردووە کاک نەوشیوان بڕەحمەت بێ لە وەختی خۆی کە ئێمە بە تەنیا واریداتی گومرگمان هەبوو لە شەڕی ناوخۆیە بە چوو بۆ کۆبوونەوە لە دبلن بوو ئەڵێ لە وتارەکەی جێڕێتەوە لە دکتۆر دارا و کاتە وەزیری دارایی بوو هێنا شێخ دارۆ وەزیری دارایی بوو دارایی سلێمانی ئەو ناو کاتە هێشتا هەر بە حساب دوای بوو بە وەزیری ئیدارەی سلێمانی ئەڵێ داوام لێ کرد بزانم واریداتی هەرێم چەندە پیشانیام لە ناو فڕۆکا بەیەکەوە بوون دوای هاتەوە وتارێکی نووسڵی ئەم واریداتە ئەگەر بە عەدالەتدا بەشکرێ بەشی موچەی هەموو خەڵکەکە و بەشی هینیشەکە بەشی ئیسtismاریشەکە هیچ شێکمان نەبوو بێجگە لە گومرگ و ئەوەی کە سوکاری خەڵک لە وڵاتانی دەرەوە ناڕێەوە بۆ کە سوکاریان ئەبوو بۆ هینە بوو بەداهات بۆ ناو هەرێمە و دۆلاریکان لە دوایە ئێمە بەردەوام لەگەڵ زیادبوونی واریداتی هەرێمی کوردستانە گەندەڵی و زۆڵم و نەعەدالەتی زیایی کردووە و ئەمە عەمەلیەیەکی هینە من لەسەری بنووسیوە لە هینیشە لە 2013 لە بەرنمەیەکە لەگەڵ ئەم دکتۆر عەبدولحەکیم خەسرە و عەبدولحەکیم خەسرەوە فەرمانگەی هەمانگی بەراست چوون بەڵێ ئەوە لە بەرنمەی NRT بەرنمەیەکی هەبوو دووجار بیرکەرەوە 2 سەعات بوو تقریبا من و ئەو کەوتبووینە بەرامبەری ئەو تیا بەشدار بووین ئەو دیفاعی لە سیاسەتی نەوتی هەرێمە کرد منیش یەک دنیا معلوماتم کۆ کردبووە کە چۆن هینە زیادکردنی واریدات لە نەتیجەی نەبوونی عەدالەت و چاودێری هینا چۆن زوڵم بەردەوام زیادەکە فەساد بەردەوام زیادەکە و ئەم سیاسەتی نەوتیە بەرەو ئەوەمانەوە کە ئێستا لەبەر ئەوە ئێمە واریداتمان کەم نەبووە سوء تەسەڕف هەیە بێویژدانی هەیە دزی و تاڵانی ئاشکرا هەیە هەموو ئەمانە میلەتەکە ئێمە بەچاوی خۆیان ئەیبینن لەبەر ئەوە طبعا بە تەسەوری من مادەی دەستوری ئەوڵێ کە دژی دەستورە ئەگەر بچیتە سەر بابی دەستور لە حقوق و واجباتە لە حقوقە یەک دنیا مادە پشتیوانی لەواکە حکوومەت مەسئولە لە هێنانەدی عەدالەت عەدالەت نێر لەسەر ئاستی ناوچە لەسەر ئاستی تاک لەبەر ئەوە ئەو زوڵمەی کە کراوە لە سلێمانی ساڵانێکی زۆرە ئەکرێ بەم طریقەیە نەبێ ناتەوە ئێمە بۆ معلوماتی لە خولی سێمە فراکسیۆنی ئێمە هەوڵماندا شتێکی وا بکەین کات نەعەدالەتەکە دەمێک کە دەست پێ کردووە تەخوینیان کردی سوپاس دەکەم یادگار سەبارەت بەو نەوتێرم لەوەدا کە سۆمۆدەی فرۆش قازانجەکەی چیە بۆ نەبوو داهاتی هەرێم ئەگەر شتێکی کۆمنتێکی داهاتی هەرێم لە بوجا دیاری کراوە یعنی هەموو بابەکانی جیاکراوە موچەکان بە هەموویەوە بە فەرمانبەران و بە خانشینەوە بە پێشمەرگۆ هەموو دیاری کراوە ئیتر سۆمۆ بە چەندەکەی فرۆشە سۆمە بە $50 فرۆشە بە $20 فرۆشە بە $70 فرۆشە مشکلی هەرێمی کوردستان نیە هەرێمی کوردستانەوەی لەسرە نەوتەکەی تەسلیم بکە چۆن ساغێکاتەوە بە کیە فرۆشێ چۆنەی فرۆشە لەسەر هەرێمی کوردستان نیە وە پەیوەندیشی بە نرخی نەوتەوە نیە پێشتر ئێمە هەرێمی کوردستان کە نەوتەکەی فرۆش بە داشکانێکی زۆرەی ئەی فرۆشت وە دیسانەوەکو بێژنێک وا بوو ئەم داهاتی نەوتار لێ چۆڕایەوە و کەمێکی کەمی بۆ ئاهاتەوە بەو شێوەش تەوزیعکرا کە تەوزیعکرا بەڵام ئێستاوانە ئیسە بوجەکەت بۆ دیاری کردووی و فەرزی کردووە بە سەرەتا ئەولەویەتە هی بە موچەی فەرمانبەران کەواتە موچەی فەرمانبەران قازانجەکە نرخی نەوت $100 بێ خۆیان کرد نرخی نەوت $20 بوو هیچ کێشێک دروست نابێت بۆ ئەو داهاتی کە هاتووە بە مەرجێک تۆ نەوتەکەتی تەسلیم بکەیت هۆی شەڵای مەگەر جەنابەت دەرفەت تەبێت حەوت دەینەوە خزمەتی بینێران بزانم کاک یادگار سپاس دەکەین سپاس بۆ زانم داعوەتی تیمان خۆش بێمە لە خزمەتتان سپاسیان دەدەم دەکەین کاک یادگار سدەیق و کاک محمود ڕەزا ئینشاءڵڵا لەگەڵ مامۆستا حەوەتی حاجی ڕەشید حەوت هەر چەندەوە بڕیار بوو پێنج بێ دیارنی مامۆستا ئەحمەد ئەگەر حەوتی بەڵێ بینێرانی بەرز ساعت حەوت پێتان دەگەینەوە خواتەمە